الرحمن الرحیم. خۆشەویستان و بەڕێزان، لە شەوی لەدایکبوونی خاتەمی پێغەمبەران حەزرەتی محەممەدی ئەمین صلی الله عليه وسلم بۆ ئەوەی کەوا خۆمان بەختەوەری دنیا و قیامەت بکەین، ئێمە پێویستیمان بەوەیە چەند ساتێک کە ساتەکان چەندە زۆر بن هێشتا لە ئاستی گەورەی ئەو سەروەرەدا زۆر کەمن، بەڵام بۆ ئەوەی گوڵاوپڕژێنی خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم بێتە سەر دڵ و دەروونەکانمان، بێتە سەر ماڵەکانمان، بێتە سەر خاکی پیرۆزی کوردستانمان، لە مەولودنامەیەکی زانستی ئاینیدا لە خزمەتتاندا دەبین. بە میوانداری زۆر بەڕێزان و خۆشەویستانمان پرۆفیسۆر دکتۆر عوسمان محەممەد غەریب، مامۆستای زانکۆ و وتارخوێنی مزگەوت، جەنابی دکتۆر ملکۆ ئەسعاد، مامۆستای زانکۆ و پسپۆڕی پەروەردە و دەروونزانی، خوشکی بەڕێزمان دکتۆرە سۆما، مامۆستای زانکۆ و پسپۆڕی کیمیای ئەندامی، بە ئامادەبوونی مامۆستای مزگەوتەکەمان جەنابی مامۆستا کاروان. تەنها شتێک کە حەقی پێغەمبەری خوا بدا صلی الله عليه وسلم بتوانێ وەکو خۆی وەصفی بکە، قورئانی پڕ بەرەکەت و بەخششە. دانیشتنەکەمان کۆڕی مەولودی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بەگوێبیستن لە خزمەت ئاەتەکانی قورئانی پیرۆزدا لە وەصف و ستایشی پێغەمبەردا صلی الله عليه وسلم بە دەنگە خۆشەکەی جەنابی مامۆستا کاروان دەست پێ دەکەین. بفەرمێ. بسم الله الرحمن الرحيم. هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق ليظهره على الدين كله وكفى بالله شهيدا. محمد رسول الله صلى الله عليه وسلم والذين معه أشداء على الكفار رحماء بينهم تراهم ركعا سجدا يبتغون فضلا من الله ورضوانا سيماهم في وجوههم من أثر السجود ذلك مثلهم في التوراة ومثلهم في الإنجيل كزرع أخرج شطأه فآزره فاستغلظ فاستوى على سوقه يعجب الزراع ليغيظ بهم الكفار. وعد الله الذين آمنوا وعملوا الصالحات منهم مغفرة وأجرا عظيما. صدق الله العظيم. خۆی گەورە پاداشی جەنابی مامۆستا بداتەوە و دەچینەوە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ ئەوەی کەوا زمانمان پاراو بێ، دڵمان تێر ئاو بێ، بابەت دەستە جەمعی ئێوەش لە ماڵەکانتانەوە لەگەڵماندا سڵاوات لەسەر پێغەمبەری خوا بدەین صلی الله عليه وسلم. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. دەچینە خزمەت مامۆستای گەورەمان، مامۆستای خۆشەویستمان پرۆفیسۆر دکتۆر عوسمان محەممەد غەریب. مامۆستای خۆشەویستمان حەز دەکەم لە یادی لەدایکبوونی پێغەمبەردا صلی الله عليه وسلم ئەو پرسیارە لە بەڕێستان بکەین، گەورەی خۆشەویست لە چیدا ڕەنگی داوەتەوە؟ صلى الله عليه وآله وسلم. مامۆستای بەڕێز، بەڕاستی پێغەمبەری نازدارمان عليه الصلاة والسلام دەستی ڕەنگینی لە گشت چەمکەکانی ژیانە جێپەنجەی دیار بۆ جێدەستی دیار بوو. بۆیە توانین پرسیارەکە بە شێوازێکی دیکە ئاراسی بینەران بکەین و بڵین ئایا پێغەمبەری نازدارمان، خۆشەویستمان، تاجی سەرمان، نوری چاومان، دیدەمان لە چیدا گەورە نەبووە، لە چیدا ڕنگ نەداوەتەوە لە جیهانە؟ کەسێکی وەکو لامارتین کە یەکێکە لە بیرمەندە گەورەکانی فەرەنسا، شاعیرێکی گەورەی ڕۆمانسیە، دوای 1848 کە شۆڕشێکی فەرەنسا
بەرپا بوو ئەو کاتە بۆ ماوەیەکی کاتیش سەرۆکی حکوومەتی فەڕەنسا بوو لە قسێکی گەورە ئەڵێ چی ئەڵێ ئەگەر پێوەری گەورە بوون ئەم سێشتە بێ یەکەمیان گەورەی هەدەف پەیام دوو کەمی ئەو شتانی کە لە بەردەستایە بۆی بگەیتە پەیامەکەت سێ گەورەی ئەنجام بەم سێ پێوەرە پێم بڵن کێ لە محەممەد گەورەترە عەلەیهی سەڵات وەسەلام بۆیە ئەڵێ چی ئەڵێ محەممەد فەیلسوف بووە قسەی ئەوە ئەڵێ وتاربێژێکی ڕەوانبێژ بوو ئەڵێ یەکێکە لە عاقڵ و بیرمەندەکانی جیهان دامەزرێنەری یاسایەک بۆ لە هەموو چەمکێکی ژیانە اینجا سەرکردەیەکی گەورە بووە مامۆستایەکی گەورە بووە میهرەبانێکی گەورە بووە هەموو چمکەکان باسەکە ئەڵێ پێم بڵێن چەمکێکە بێ ئەم محەممەدە ئیشی لەسەر نەکرد بێ عەلەیهی السەڵات وەسەلام بۆیە مەولانای ڕۆمی کاتێ باسی پێغەمبەرەکە عەلەیهی السەڵات وەسەلام ئەفەرمێ محەممەد یەکسانە بەگشت پێغەمبەرەکان ئەفەرمێ نامی ئەحمەد نامی جملەی ئەنبیاست کە سەد ئامەد چونکە سەد ئامەد نەڤەت هەم پیشی ماست چ گەورەیەکە ژمارە سەدهادی تر 99 یەک و دە ئەمانە هەموو لە ناویایەتی یەکسانە بەگشت پێغەمبەرەکان جوانی گشت جوانیەکان لە خۆیان کۆ کردوتەوە بۆیە یەکێ لەو خاڵە گەورانن کە بەڕاستی لە پێغەمبەرە عەلەیهی السەڵات وەسەلام بەتەنها دەرەکەوێ ئەویش ئەوەیە پێم بڵێن کێشەیە کە بێ لە کۆنا تا ئێستا پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام ئاماژەی بۆ نەکرد بێ و چارەی نەکرد بێ هەر چی چەمکی جیهانەیە بگەڕێ کێشەیە بدۆزەرەوە پێغەمبەر ئاماژەی بۆ نەکرد بێت و چارەی نەکرد بێ وەرە سەیری بەها جوانەکان بکە بەهایەکی جوانم پێ بڵێ پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام بە جوانترین شێوە نەیگەاندووەتە لووتکە اینجا لە ژیانە ڕەنگی نەدابێتەوە کاتێ باسی ڕازگۆییەکە بە جوانترین شێوە باسی ڕازگۆییەکە باسی داوێن پاکی باسی دەستپاکی باسی عەقڵ باسی تووڕە نەبوون کۆنتڕۆڵکردنی دەرونی مرۆڤ پاککردنەوەی دڵەکان دەروون لە ڕق لە کینە لە خۆ بە گەورە زانین اینجا خاکی بوونی مرۆڤ جەختکردنەوە لەسەرەوەی مرۆڤ خاکی بێ نازانم چی دووە باسکەم ینی شەرمکردن لەگەڵ ئەو گەورەیە لە هەموو کەس بە شەرمتر بووە لەگەڵ ئەو هەموو کێشانە کە گەماروی پێغەمبەریان ناوە عەلەیهی السەڵات وەسەلام یەکێ لە سەحابەکان ئەفەرمێکی کانە ئەکسەرە الناسی تەبەسسومەن ئەخرەمە چییە بەڕاستی لە هەموو کەس زیاتر لێو بەخەندەتر بووە ئەو هەموو کێشە حتى یەکێ لە سەحابەکانی دیکە جەریر ئەفەرمێ ما ڕەئانی ئیلا ئێبتەسەمە فی وەجهی قەت منی نەبینەوەی لا نابێ پێکەنیەوە بەدەم ئاخر چۆن مرۆڤ ئەتوانێ جامە بەسم چیە لەرەدا کاتێ پێغەمبەر فەرمی عەلەیهی السەڵات وەسەلام لا تەغضەب دەسێریکە بێ خۆیشی بەرجەستەیکە کەچی خۆی تووڕە نابێ ئاخر زۆر سەختە تۆ ئەو هەموو چەمکە جوانانە باسکەی بەڵام لە ڕەنگ ینی لە ژیانیشە بە کار بە ڕەفتار بیچەسپێنی قورئانە کاتێ فەرمێ وئینەکە لەعەلا خولق عەظیم بەڕاستی مرۆڤ مەوێ تووشی غرور نەبێ یعنی هەرێکێک لە ئێمە ئەگەر کەسێکی گەورە نامەیەکی بۆ بنووسێ سەناوەستایشی بکە شاعیرێکی گەورە دوو دێڕە شیعر بەسەرمانە بڵێ ینی نەفسمان ئەگۆڕێ یعنی زۆر ئەستەمە جا سێریکە قورئان حرفێکی نییە مەدحی پێغەمبەریتیانە بێ عەلەیهی السەڵات وەسەلام وشەیەکی نییە مەدحی پێغەمبەریتیانە بێ عەلەیهی السەڵات وەسەلام خوای گەورە بنیادنەری ئەم گەردوونە ئەو هەموو مەدحی پێغەمبەر بکە عەلەیهی السەڵات وەسەلام تۆ مسقالە زەڕەیەکیش غرور نەیگری کاتێ باسی ڕازگۆییەکە ڕازگۆیی ئەیگەنتە 100 باشە کەچی ئەو 90 نەهێناوە 99 نەهێناوە 100 هێناوە لە هەموو شتێکە کە و فەرموویەتی سرکەی ڕەنگیاوەتەوە لە ژیانیا مێژوونووسی گەورەی بریتانیا بەناوی ویلز ئینگلیز قسەیەکی هەیە بەڕاستی ئێمە زۆر جار ئێمە چونکە ڕاهاتوین لەگەڵ ئەو جوانیانە خەریکە جوانیەکانمان لە بەرچاو ینی ونە بن ئەنیشتاین قسەیەکەیە پێشەوەی بێمە سەر قسەکەی ویلز ئەڵێ چی ئەڵێ لە گەردوونا یان معجزە یان هەموو شتێ معجزەیە بەڵێ هەموو شتێ معجزەیە بەڵام ئێمە چونکە ڕاهاتوین ئیتر بە معجزەی نازانین ئێستا گەر ببینی کەسێ بفڕێ ئەڵێ ها معجزەیە ڕوویاوە بەڵام نابیر ناکەینەوە کە کەسێکیش بەدوو پێ هەنگاوەنێ ئەویش معجزەیە کە بە چاوی سەر شتە بینێ ئەخرەم چاو بچێ شتە بینێ تەفسیری نییە
تەفسیری نییە بەڵام یەکێک لە پشتەوە خەڵک بینە لە معجزەیە ئەڵێ ئێمەش معجزەیە جاڵای ڕاهاتن لەگەڵ معجزەکانە ئیتر بە معجزەی نازانی ئێمەش ئەوەندە ڕاهاتووی لەگەڵ جوانەکانی پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام پێویستمانە بە کەسێکی بێگانە کەسێکی ناموسڵمان ئاگادارمان کاتەوە زۆر جار بیری لێ ناکەینەوە ویلز جوانیە کە بێنە تا ئەو قسەی ئەوم نەخوێندوەتەوە و جوانیم هەسمێنە کردبوو ئەڵێ بڕۆ سەیری بیرمەندەکانی جیهان بکە سەرکردەکان فەیلسوفەکان زانا گەورەکان دانا گەورەکان سەیریان بکە قسەیان زۆر جوانە کێ ئەیان ناسێ ئەوانەی زۆر نزیکن لێەوە هەموو کەس ئەوانەی کە نزیک لێوە لە خەڵکی دوور زیاتر ئەیان ناسن شارەزان بۆیە کاتێ فەیلسوفێ قسەیەکی زلەکە خێزانەکەی ئەڵێ وەڵڵاهی ئەو قسانە هەمووی درۆ بوو هەمووی درۆ بوو چونکە قسەکانی لەگەڵ خێزانیان ناگونجێ لەگەڵ میهرەبانیان ناکونجێ ویلز ئەڵێکی ئەڵێمە پێوەرێکی زۆر گەورەیە ئەڵێ بەڵام محەممەد ئەوانەی کە زیاتر لێو نزیکتر ئەوانن خۆیانەکەنە قوربانی ئەوانن زیاتر شایەتی بۆ دەن ئەوانە شایەتی بۆ دەن کە لە هەموو کەس ڕازگۆترە چاکترە بۆیە ئەوان زیاترەی ناسن کەچی زیاتر لە هەموو کەس خۆشیانەوێ بۆیە پێغەمبەری نازارمان عەلەیهی السەڵاتو وەسەلام ئەوەندە قورئان ڕەنگیاوەتەوە دایکی بڕواداران کە وەسفێکە ئەخرە بۆیە دایکی بڕوادارن گلەی ئەگەر هەبوایە لێ بکردایە وتارێ محەممەدەم قسە زلانە چییە کەچێ فەرمێ کانە خولوقه القرآن یەکسانە بە قورئان 100% قورئانە نەک 99.99 100% قورئانە اینجا فەرمێ کاتێ لە خزمەتی ماڵایە كان يكنس بيته ويخصف نعله ويرقع ثوبه ويحلب شاته ئەمانەی سە باسکەیسا زۆربەی کۆمەڵگامی قوڵ نییە پیا و ژنەکەی باسیکە خۆی لە ماڵە خزمەتەکە ئەڵێ بەڵام با خەڵک پێ نەزانێ بەڵام سێرەکەی پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام خێزانەکەی باسیەکە ئەفەرمێ لە ماڵۆ خۆی بە خزمەتکارە زانێ ماڵ گسکەدا جلی خۆی پینەکە پێڵاوی پینەکە اینجا مەڕ و حیوانی خۆی ئەدۆشێ ئەوە گەورەترین شایەتیە بۆ ئەو گەورەی پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام بۆی بەڕاستی کاتێ باسی گەورەی یەکەم ئەگەر باڵم هەبوایە سێفڕیم لە خۆشییانە بەڕاستی یاخوا هەر وتارەکان ئا بەو شێوەیە شیرینە جوانانە بەویستی خوای گەورە ڕوحی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێمان ئاگادار دەبێ و بەم وشە جوانانەی کە جەنابی ئوستاز دەری بڕین لە ڕۆژی قیامەتەوە شەفاعەتی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم بۆ مسۆگەر دەبێ بۆ ئەوەی کە جەنابی دکتۆریش پشوێک بدا دەسمە خزمەت جەنابی دکتۆر ملکۆ پرسیاری ئەوە لە بەڕێستان دەکەم جەنابی دکتۆر هەڵوێستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەرامبەر بە دەروون چۆن بووە؟ الحمد لله وحده ونصر عبده وعز جنده وهزم الأحزاب وحده وبه نستعين ونتوكل عليه والصلاة والسلام على من لا نبي بعده خۆم پێشحاڵەزانم کە لە خزمەتی مامۆستایانەوە لەوەیە تجاریشەیە کە بێ قوسر و معفوکانە کە لە خزمەتیانە قسێ بکەن چکە ڕاستی مامۆستای شیرین و خوشکی بەڕێزیشمان بە تایبەتی ئەوەی کە ئێمەمانەیە تیشکێک بخێنە سەر ئەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام چۆن سەیری نەفسی کردووە. یەکەمین شت لەوەی کە من چەند محەطەیەک لەو محەطانە کە زۆر بە جوانم بینی لە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام کە بەڕاستی زۆر بە جوانی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام هەستەکەی نەفسی چونکە خۆی نەفسی پاکە ڕێز لە نەفسی مرۆڤەگرێ بە پاکی بینێ. یەکێک لەو ئەحادیثانە کە زۆر سەرنجی ڕاکێشام بۆ چەندین ساڵە کە بە تایبەتی ئێمە کە زۆر ئەیبینین کە شتێکی زۆر گرنگە کۆمەڵ ئەحادیثمانە بینی لەسەروەی کە لەسەر پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام هەبوو بۆ نمونە باسی نەفس باسی یا چەند ئایەتێک لە قورئانە کە باسی نەفسەکە کە خوای گەورە نەفسی سوێنی پێ ئەخوا ئەمانە گرنگیەکەی باس کرد بەڵام لەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام کە یەکێک لەو شتانە فەرمێ لا یەقولەنە ئەحەدەکم خەبوثەت نەفسی هیچ کەسێک نەڵێ نەفسم پیس بووە يعني أما لهيج فيلسوفي نفسية أو احترام نفسي إنساني نقرته جاء فرمي ولكن ليقل لقست نفسي أم دو شيء بيغمري خو عليه الصلاة والسلام فرمي ملن نفس مان بيز بوا بلكو بلن ليل بوا چکە لێڵی يعني لەقیسەت بەڕاستی بە معنای هەر خەبوثە دیە بەڵام لەبەر ئەوەی کە خوا وەصفی شەیتانی بەخوبت کردو کوفری بەخوبت کردووە نابێت تۆ سیفەتێک بدەیتە پاڵ نەفست کە زۆر ناشرینی بکات
ئەمە گەورەترین مووقفە کە هیچ زانایەکی دەروونزانی تا ئێستاکە بۆی نەچووە کە بڵێ نەفسی مرۆڤ ئەوەندە پاکە. ئەمە ئەوە تەواوەکاتەوە کە خوای گەورە کە سوێن بە نەفسەخوا ئەم نەفسەیە کە پێغمبەری خوا تەرجەمەیەکە بۆ فعل. یەکێکی تر لەوانەیە کە پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێت لا يحقر أحدكم نفسه، يعني هیچ کەسێک احتقار بە نەفسی خۆی نەکات، يعني سوکایەتی بە نەفسی خۆت، سوکایەتی بە نەفسی خۆت نابێ بکەی. ئەمە گەورەی مرۆڤ دەراخا، ئەمە گەورەی نەفسی مرۆڤ دەراخا کە چەند بە تەنگی نەفسی ئێمەوە هاتووە، ئەوەندەی ئیشتیاقی دەرونی ئێمە هەبووە کە بەرزی ڕاگیرکەین بە سووشی نەزانین، لەگەڵ هەموو هەڵە و پەڵەکانیشبانە، لەگەڵ هەموو لێخنیەکانیشە، بەڵام نەفسی مرۆڤ زۆر گەورەیە. بۆ ئێمەسان کە کاکتۆر خۆی بەکەم زانی و سوکاتی بە نەفسی خۆی کرد سەرەتای داڕوخانەکانی ئالێەوە دەست پێ دەکات. بەڵێ لە گەورەترین گرفتی دەرونی لە دوای ئەمەی کە ئینسان ئێمە کاڵین باسی ئەمراضی نەفسیە کرێ، یا باسی نەخۆشیە دەرونیەکان، یا باسی گرفتە دەرونیەکان نەکرێ، یان باسی شڵەژان دەرونیەکان نەکرێ، هەمووی لەوێەوە سەر هەڵەگرێ کە کاتێک کە مرۆڤ سوکایەتی بە نەفسی خۆی بکە، یان گەورەییەکانی نەفسی خۆی نەبینێ، یان یەئس وەرگرێ لە هەڵەیەک لە هەڵەکانی کە لە ژیانە ئەیکا، یان یەکێکی تر لەو شتانە کە نەفسی لە ئاسی خۆیان نەبینێ، یان یەکێکی تر لەو شتانە کە پێغەمبەری خوا لەگەڵ ئەوەش گەورە ئەیبینێ، داواشەکە ئەمە ئاوی بین، ڕێزی لێ بگرین، يعني كلولي نكين برسي نكين وكوي كافرمي إن لربك عليك حقا، شون خوا حقي هي لسرت بهمان شوازيش ولنفسك عليك حقا، نفسي شد وك أويك خواي جورة چونك يكشك لوانيك خوا مخلوق خواي وخوا خلقي كردوا بيوسي شكا كتشون خواي جورة رعايا كي أوها نفسي خوش چونك نفسي خود جسري توي ولا خواي جورة. تەنانەت پێش پێغەمبەر قسەکان پێ قەتع نەکەم زایت کرد پێش پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەنانەت وا حاڵی بوون هەندێک خەڵک لەوانەیە بە ناوی دینەکانی خوای پەروەردگاریشەوە قسەیان کردبێ کە ئینسان کاتێک دەگا بە خوای پەروەردگاری خۆی کە نەفسی ئیهمال کە نفسی پشتگوێخە، بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمەی بۆ هەموو مرۆڤایەتی ڕاست کردەوە کە بە پێچەوانەوە نفسی شت حەقی لەسەرەوە کوژە لا ڕەهبانیەتە فی الإسلام. ئێمە یەکێک لەو شتانەیە کە زۆر گرنگە ئەوەیە کە ئەبێ نەفس زۆر بە جوانی بیبینی و لە هەمان کاتیشە پەروەردەشی کەی. پەروەردەکە حەقەکەی چییە؟ لە پاک ڕاگیرکردنی، لە جوانکردنی، لە سەلارکردنی، لە تەندروستکردنی، لە گەورەکردنی، ئەمانش حەقەکەیەتی کە بەڕاستی بژارکردنی لە ڕەفتارە خراپەکان، ڕفتاری خراپ بە تایبەتی تۆ هەوڵی جوانێکی زۆری بێتێ. لەمە تەجاوزەکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، نەک ئەوەی کە نەفسی موسڵمان باس بکات، تەنانەت کە جارێک لە ناو سەحابەیە ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ عەلەیهی سەڵات وسەلام کە دانیشتووە ئەبینێ کە جەنازەیەکی کەسێکە داتە بەردەمیە، ئەڵێنەوە کێیە؟ کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پرسێ فەرمێن یەهودیەکە، هەڵ ئەسێ لەبەری ڕێزی ئەوە ئەگرێت کە ئەمە کەسێکە، حتا پێڵێن پێغەمبەری خوا لەبەر ئەو یەهودیە هەڵەسێ ئەویشە فەرمێ ئەلەیست نەفسەن، نەفس نییە ئەوە؟ يعني سيري كإما إيساكا يشك لو اشتانا تا مجتمعي بشري نقيشتوتوي أو ريزل إنسان بقريت ئەگەر دوژمنەکەیشی بێ، ئەگەر خودئینسان کەسیش بێت، ئەگەر خراپترینش بێ، بەس لەبەر ئەوەی کە ئینسانە و نەفسی تایە، لەبەر خۆی نەفسەکەیە، نەفسەکەش لە ئەسڵا کە ڕوحە، کە ئەگەر لە ڕوحە لای خوا و کە دێتە ناو مادەوە ئەبێتە نەفس، کە ئەبێتە نەفس لێرە سەری کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چەند احترامی ئەگرێت و بە شێوازێک با یەهودیەکیش بێ، بەڵام من پێغەمبەری خوا شایستەی ئەوەی ئەبینێ کە لەبەری هەستێ. چێش لەبەری هەستێ؟ گەورەترین پێغەمبەر، گەورەترین بەشەر، ئەمە کە یەکێکی ترە لەو شتانەی کە زۆر گرنگە، سەید و ولد الآدم، يعني بەڕاستی لە ناو وەلەدەکان و مناڵەکانی ئادەمە گەورەترینەکە لە بەردەمی هەڵسێت کە نەفسێکی ئەگە خراپیش بێ، ئەگەر بێدینیش بێ. بۆیە ئەم ڕێزەیە تا ئێستا ئێمە ئەدەبیاتی نەفسی پێی نەگەیشتووە، تا ئێستا هیچ زانایەکی دەروونزانی پێی نەگەیشتووە. لەوەش زیاتر تەنانەت ئەگەر حتا لە نەفسێکی یەکێک لەوانەی کە زۆر گرنگە بەرامبەر بە حیوانێک، بەرامبەر بە ئاژەڵک. جارێک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ کۆمەڵە سەحابە دەرەچن، سەیرەکەن تەیرێک خۆیەدا بە زەویە هەڵ نزیکەوێتەوە لە عەرزا، دەنگ دەرەکات، هاوارەکە، ئەقیژێنێ. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بحديثك يكسر لو كله حديثك الرون كاتو أفرمي من فجع هذه بولدها أو شيء بس كي أمي قرتوا بس كيك نفسك كلنا وحيواني شايا في غمر خو عليه الصلاة والسلام رزيلي أقرت ويفرمي يكيك لوشتاني في غمر خو عليه الصلاة والسلام فرمي برلاي كان بيقررنا وبولاي سي يم النفس
زۆر گرنگە گەل لە ئینسانی شابێ لە حیوانی شابێ تەنها کەسێک لەسەر زەویە لە فەیلسوفەکانە لە هەموو کەسێک نەفسی خراپیشی بە جوان بینی بێ هیچ کەسێک نییە ئەوەی پێغمبەری خوای بینی بێت کە کەسێک نەبوو ئەوە ببینێت کە پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەو مەشهەدە پیشان بدا لە کەسێکی خراپیشە لە کەسێکی بەرامبەریشە لە کەسێک دژمنیشی بێ لە کەسێکیش حتا لە ڕوح لە بەرێک کە هەر نەفسی پێ ئەڵێن هەر ناوی نەفسە بەس ناوی نەفسە کە لە تەیرێکە لە حیوانێکایە بەس ناوی نەفسە پێغمبەری خوا ڕێزی لێ ئەگرێ بۆیە ئەمە مەشهەدێکە بەڕاستی تا ئێستا کە من زۆرێک لە ئەدەبیاتی نفسی کە زۆر جار ئەخوێنینەوە بینین ئەمەمان نەبینی لە هیچ شوێنێک لە هیچ فەیلسوفێکی نفسیش بۆیە ئەمە بەڕاستی جوانیە کە لە جوانیانی کە پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام باسی کردووە بۆیە قیمەتی نفسی خۆمان لەم قسانە بۆمان دەرکەوێت بە ئومێدم خوای گەورە ئەمە بکاتە دەرچەیەک بۆ ئەوەی لە خۆمان تێڕامێنین تا پاک ڕاگیری کەن تا گەورەیکەن ئینشاءڵڵا دەستکان خۆش بەکاتۆر بۆ بەرەکەتداربوونی مەجلیسەکەمان و ئێوەی بینەرانیش بۆ بەرەکەتداربوونی هەموو ماڵەکانمان با دووبارە سڵاوات بنێرین بۆ ڕوحی سەردار و سەرۆرمان اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم دەچینە خزمەت خوشکی بەڕێزمان دکتۆرە سۆما مامۆستای زانکۆ پسپۆر لە بواری کیمیای ئەندامیدا دکتۆرەی بەڕێز ببوورە جەنابەتمان دوا نەخستووە خوشکان هەمیشە لە پێشەوەن ئافرەتان هەم دایکمانن هەم خوشکی بەڕێزمانن هەم خێزانمانن هەم کچمانن دکتۆرەی بەڕێزیش بە شادمانیەوە لەگەڵ هەموو ماندووبوونیدا لە خزمەت جەنابی مامۆستایاندا و لەم کۆڕە خنجیلانە و جوانەدا لە خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەشداری لەگەڵ کردین بە تایبەت سوپاست دەکەین دکتۆری بەڕێز حەز دەکەم لە بواری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ڕووی زانستی کیمیاوە قسە بکەین لە پسپۆڕەکەی جەنابەتدا معلومی هەموو لایەکمانە و لە سیرەدا خوێندومانەتەوە سەروەرمان صلی الله علیه وسلم پێش ئەوەش کەوا ببێ بە پێغەمبەر صلی الله علیه وسلم ساڵی مانگێکی تەرخان کردبوو دوور دەکەوتەوە لە ماڵ و منداڵ و لە کۆمەلگا و لە شاری مەکە دەچوو لە ئەشکەوتێکە وەکو خەڵوە کێشانێکی دەکرد خۆی یەکلایی دەکردەوە بۆ کۆمەڵێک بیرکردنەوەی تایبەت ئەمە ئێمە لە سیرەدا ئەمەندەمان خوێندوتەوە حەز دەکەم لە ڕووی زانستیەوە جەنابەت تیشکێکی بخەیتە سەر ئایا ئەو خۆیەک لایکردنەوە خۆ دوورخستنەوە لە ماڵ و منداڵ و کۆمەلگا چ کاریگەریەکی هەیە بەناوی خوا سەلام و سەڵاواتی خوا لە دیاری محەممەد صلی الله علیه وسلم سڵاو ڕێزم هەیە بۆ هەموو بینەرانتان پیرۆزبای مانگی پیرۆز و گەورەی مەولووەکەم لە هەمووتان ئیشەڵڵا کە خێر و بەرەکەتی تایبەتی خواکەمان بەسەر هەموو مەخلوقاتی دنیا بڕژێ بە تایبەت ئومەتی موسڵمان کە بەڕاستی پێویستمان بە ڕەحمەتی تایبەتی خالقەکەمانە ئیشەڵڵا بە خۆشەویستی محەممەد صلی الله علیه وسلم نیگای تایبەتمان پێ ئەبەخشێت ئیشەڵڵا لە خزمەتانە هەم لە سەرەتا ئیجازە فەرمونون من زۆر خۆشحاڵی خۆم دەربڕم ئەوە کە لە خزمەتی مامۆستایانە هەم کە بتوانم لەسەر عالمترین پێغەمبەر و عالمترین نوێنەری خوا لەسەر زەویە ئیجازە فەرمونون کە قسە بکەم لە بابەتی علمیەوە چونکە ئێمە وەکو ڕۆڵەی موسڵمان فێربوون و خوێندنی خۆمان لە بواری زانست و دەست پێکردە و ئێمە زۆر باش ئەزانین کە بنەمای خلقەتی خالقەکەمان علمە و علم و زانستی خالقە کە هۆکاری دروستبوونی ئەم هەموو خلقەت و بە فەرمودەی ئاغای دکتۆر فەرمویان کە معجزاتە و دین بەرنامەی ئەم ژیانەیە ئەم خلقەتە علمیەیە و پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاخرین و کامڵترین و تەواوترین نوێنەری ناساندنی علمی خالقە بە مەخلوق و ئێمە وەکو موسڵمان کامڵترین بەرنامەی علمیمان هەیە بە ناوی دینی ئیسلام هەڵسو کەوتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لا سادەترین هەڵسو کەوت و ئاداب و سونەتەکانی ژیانیانۆ تا ئەوانەی کە بەڕای ئێمە لە ڕوانگەی علمی و زانستی و زۆر سەتحی لەسەرۆیە هەمووی بنەمای علمی هەیە هۆکاری علمی هەیە من لە ڕوانگەی کیمیایی و زۆر باسی سادە ئەتوانم لەسەر بنەمای علمی ئاداب و سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کەم لە ژیانی ڕۆژانەیان و گرتوویەتی هەتا ئەو ژیانی شەخسیەی خۆی کە ئێوە فەرمووتان خصوصی ئەچووە خەڵوەتێک و تەنیایی خۆی و ڕەجعەتێکی کرد گەڕانەوەیەکی کرد بە دەرونی خۆی وەکو بوونەوەرێکی علمی وەکو مەخلوقێکی دەستکردی علمی خالقەکەی کە عالمە کە عەلیمە
ئەو گەڕانەوە بۆ خەڵوەت دڵنیا بن بۆ ئەوەیە کە خۆی بناسێت چونکە علمی پێغەمبەر صلی الله علیه و سلم علمێکی ئیلاهی بووە لە دڵی مبارەکیانە بووە و ئەیانزانی کە ئەگەر ئەو علمە بدۆزێتەوە لە ناو خۆیە قەتعەن خالقەکەی ناسێت من عرف نفسه فقد عرف ربه و پێغەمبەر صلی الله علیه و سلم لە 1400 ساڵ لەوە پێش ئەو علمەی دۆزی و مدیتیشن و خەڵوەت لەگەڵ خۆیە بۆ ئەوە کە بتوانێت بگەڕێتەوە بە دەرونی خۆیەوە ئەو شتە جوانانەوە ئەو تواناییانە ئەو نعمەتانە ئەو بەرەکەتانە کە خالق بە مەخلوقی بەخشیە لە خلقەتی خۆی بدۆزێتەوە ئەوانە هەمووی هۆکاری علمی هەیە ینی مدیتیشن و NLP شاید لە دنیای ئمڕۆ جزئی علمە تازەکانە بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم هەر لەو مدیتیشن و NLP گەیشت بە ئەو علمە سادانەی کە لە ژیانی ڕۆژانەیە بەکاری ئەهێنا و ئەو هەڵسوکەوتە جوانانەی کە هەمووی لە ڕوانگەی زانستیەوە بۆی ئەچوو و ئەنجامی ئەدا لە نان خواردن و تا خەوتنیان بە پرسیار بکەین باسی نانخواردنت کرد لە نانخواردنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حەز دەکەم بە درێژتر لەسەریا تێنەپەڕین چ لە ڕووی زانستی کیمیاییەوە نانخواردنی پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆن هەڵسەنگاندنی بۆ دەکرێت و لە ڕووی زانستی کیمیاوە چۆن شیکاری بۆ دەکرێت عرضم کرد لە خزمەتانە نان خواردنی پێغەمبەر صلی الله علیه و سلمیش بنەمای علمی بوو هەر لە هەڵبژاردننی ئەوە کە چی بخۆن لە تا ئەوەی کە دەستیانە کرد بە خواردن و پێش خواردنەکە حتمما سادەترین شت دەست شۆردنە دەست شۆردن شاید لای ئێمە زۆر شتێکی سادە بووایە وەکو ڕۆڵی مسلمان چونکە ئامۆژگاری بوو کە لە دایک و باوکەکانمان لە باو باپیرمان و پێمان گەیشت و بەڵام ئێمە لە ساڵی 2019 کە کۆرۆنا هات زانیمان کە ئێمە چەنێ وەکو ئومەتێکی پێشکەوتوو دەست شۆردنێکی کە ئەوان لە وڵاتە پێشکەوتوەکانیانە ئەنجامیان نادا ئێمە زۆر بە سادەی ئەنجامانەدا ئێمە بێ ئەوە کە ئاگامان لەوە بێ کە قانونێکی زۆر سەری و پێشکەوتووی علمی خەریکین بەجێرین دەست شۆردنی پێش نان خواردنە کە هەموو ئەو مادە کیمیاییانە کە لە ناو لەشی ئێمە هەن هەمووی خواردن و ژینگەیەکی زۆر باشن بۆ ژینگە و خۆراک بۆ باکتریاکان بۆ ڤایرۆسەکان بۆ کەڕوەکان ینی هەموو میکرۆبەکان لە ناو مادە کیمیاییەکانی لەشی ئێمە بەڕاستی توانن بە ئاسانی گەشەیان پێ بدرێت و ژینگەیەکی باش پێ بۆیان ئەو دەست شۆردنە هەموو ئەو باکتریا و ڤایرۆس و میکرۆبانە کە بەسەر پێستمانە هەیە کە بەشی دەرەوەی لەشمانە هەمووی ئەشۆرێت و ئەیتر نایڵێ پێش خواردن بچێتە ناو لەشمانەوە ئەمە یەکێک لە سونەتە زۆر سادەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلمەکەوتم وەختێک زۆر لە لای ئێمە گرنگ بوو زۆر بەبایەخ بوو زۆر بە گرانبەها سەیرمان کرد کە کۆڕۆنا هات وەزانیمان بە پێی ئامارەکان کە وڵاتەکان خۆیان ئەیاندا دەرۆ زۆرە لە وڵاتەکان حتا ئەو کارەسادیان ئەنجام نادا تەنانەت پاش توالیتیش ئەو کاریان ئەنجام نادا لە حاڵێکە ئێمە ئەو شتە سادە و زۆر علمیەمان زۆر بە سەربەرزی و بە ئامارێکی زۆر باش لە وڵاتە مسلمانەکان 97% 94% 95% ئەنجام داد ئەوە یەکێکێتی لە کاتی نان خواردنە شێوازی دانیشتنیان جۆرێ بوو کە ئێمە ئێستا لە کیمیا وەختێ سەیریەکەین ئەوینین ئەوی شەر بنەمای کیمیایی بووە ئەوی شەر بنەمای علمی بووە چونکە ئێمە لە کیمیا زانین کە ئەگەر قەرار بێ دوودانە سێدانە چەندانە مادە پێیەکەوە کارلێک و تەفاعلێکیان بێت هەرچێ پێک نزیکتر بن خێراتر و سەرەیتر و باشتر و جوانتر و ڕێک و پێکتر ئەنجامەوێ لە کاتی نان خواردنەت حەزرەت صلی الله علیه و سلم قاچیان لە ناو سکیانە کۆ کردو یعنی نزیکیە کردو کە ئەو خوێنە کە قەرارەوە و مادە کیمیاییانە بگەێنێ بە معیدە بە سیستەمی هەرس و گەدە نزیکترە کاتۆ و ئاسانتر یەکاتەوە خواردنەکە و چێشتەکە زۆر بە ئاسانی لەگەڵ ئەو مادە کیمیاییانە کە قەرارە تێکەڵ بن بۆ هەرسکردن باشتر و جوانتر تێکەڵەوەن لە کاتی نان خواردنە پەلەیان ناکرد هەم لەلایەنی معنەوی و دەرونیەکەی وەگەر سەیریکەین ئێمە پەلەکردن شتێکی نەهی لێکراوە بەڵام لەلایەنی کیمیایی وەگەر بەڕاستیکەین و چاوێکی پیا بخشێنین ئەو فولێکردنە غازێک لە ناو لەشمانەوە ئەچێتە ناو چێشتەکە بە نای غازی CO2 لە چێشت لەگەڵ ئاوی چێشتەکە کە تێکەڵ ئەوێت مادێکی
کیمیایی بە نسبەت دەتوانم بڵێم خەتەر و مەترسیدار لەگەڵ خواردنەکە کەیتە ناو لەشی خۆتەوە کەوایە فومەکەن لە خواردن غەیری ئەو غازە باکتریا هەیە کە لە ناو دەممانە هەیە لەگەڵ فولێکردنەکە چێتە ناو چێشتەکۆ لەگەڵ چێشتەکە گەشە پێیاکات زیاترەوێ ڕێژەکەی بە ڕێژێکی زیاتر ئەچێتەوە ناو لەشمان ینی سادەترین شتەکان ئێمە توانین بنەمای علمیەکەی هۆکارە علمیەکە و زانستیەکەی بدۆزینەوە یا حضرت صلی الله علیه و سلم پیش ئەوە کە دەست بکا بە نان خواردن کە دەستیان شۆرد هەم پێش و هەم پاش نان خواردن حتمما ئەبێ بە خاوێنکردنەوەی دەستمان لە هەموو ئەو باکتێریە واریسانە کە هاتنەتە سەر لەشمان بۆەوە کە خۆیان گەشە پێبن و بژین هەمووی پاکەکاتۆ پێش نان خواردن یەکێ لە گەورەترین ناوەکانی خلقەتی بەکارەهێنا ئایەی مبارەک و پیرۆزی بسم الله الرحمن الرحیم پێش خواردنی هەر شتێک بەرەکەت ئات بەو شتە ئێمە تا وەختێک کە وڵاتانی دەرەوە کە ئیسلامیان نییە شتەکە بە ئێمە نەسەلمێنن ئێمە وەکو ڕۆڵی مسلمان شاید زۆر دکتۆرە ئەو بابەتەوە بزانم بابەتێکی زۆرتر هەڵدەگرێت بۆی بەسەریا تێنەپەڕین داوای ڕخسەت لێ دەکەم بۆی کە بچینەوە لای میوانی خۆشەویستمان و دواتر دێنەوە خزمەتت قسەکانی خۆت لە یاد بێ ئینشاءالله ئەوە تەواو دەکەین بابەتی بسم الله الرحمن الرحیم بابەتێکی زۆر گەورە و گرنگە بۆی هەروە بە سادەی بەسەریا تێنەپەڕین دێنەوە خزمەتان جەنابی مامۆستای گەورەمان جەنابی دکتۆر ئەمڕۆ جیهان چه پێویستیەکی بە خۆشەویستی خوا حەزرەتی محەممەدە صلی الله عليه وسلم صلى الله عليه وآله وسلم بە درێژایی مێژوو هیچ شارستانیەتێک هیچ سەردەم و زەمانێک بە ئەندازەی ئەم سەردەمە ئەم شارستانیەتە پرۆسەی بە کۆیلەکردنی مرۆڤی تێدا ئەنجام نەدراوە بۆیە ئێمە ئاتاجی نوری نبووەتی ئاتاجی ڕۆحی پێغەمبەرین عەلەیهی السەڵات وەسەلام ئاتاجی پەیام و بەرنامەی پێغەمبەرین عەلەیهی السەڵات وەسەلام ئاتاجی ڕێنمایی ئەو خۆشەویستەین عەلەیهی السەڵات وەسەلام بۆ ئەوەی لە کۆیلایەتی ڕزگارمان کە مرۆڤ دروست بووە لە عەقڵ اینجا دڵ اینجا پێداویستی لەشی دیکە خواردن و خواردنەوە وەچەخستنەوە پێویستی بەمانە هەیە سێرەکەی مرۆڤ لێرەدا لە هەموویانە زۆرێک لە مرۆڤ ئێستا بۆتە کۆیلەی یەکێک لەمانە یان یەکێک یان دوان یان هەر چواریان مرۆڤ بۆتە کۆیلە بەڕاستی کتێبێکەیە مافناسێکی فەڕەنسی دایناوە ئەتین دۆ لابۆسێ کتێبێکی بە ناوی کۆیلایەتی خوازراو العبودیە المختارە العبودیە المختارە یعنی چۆن مرۆڤ ئەکرێتە کۆیلە بە خواستی خۆی بەویستی خۆی ئێستا مرۆڤ بەویستی خۆی بووەتە کۆیلەی عەقڵی بووەتە کۆیلەی علم بووەتە کۆیلەی دڵی بووەتە کۆیلەی لەشی بووەتە کۆیلەی خواردن و خواردنەوە و ئارەزوبازی بووەتە کۆیلەی لەشی سەیریکەن ئێستا بۆ نمونە زانای بلیمەتی گەورە هەیە خەڵاتی نۆبلێ لە کیمیا بەڵام کۆیلەی زانستەکەیەتی کۆیلەی زانستەکەیەتی ئەڵێ زانست وەڵامی هەموو پرسیارێکە داتەوە لە کاتێکە مناڵێکی فەیلسوف وێنە نەک بلیمەتێک مناڵێکی فەیلسوف وێنە گاڵتە بۆ قسەیەکە چونکە زانست پێمان ئەڵێ بۆ ڕوویداوە چۆن ڕوویداوە پێمان ئەڵێ بۆی ڕوویداوە پێمان ناڵێ کێ دروستی کردووە بۆتە هۆکاری ڕوودانی پێمان ناڵێ ئەم گردوو ناڵێ وا دروست بووە پێمان ناڵێ بۆ دروست بووە پێمان ناڵێ کێ دروستی کردووە زانست وەڵامی نییە لە بواری میتافیزیقیا وەڵامی نییە ئێساش بۆ نمونە هەنێ نمونە بێنینەوە هەرچی بلیمەت و زانای جیهانە کۆ بکەیتەوە نازانێ خەوبینین یانی چی چۆن ئێستا من خەوێکە بینم لە هەمان کاتە ئەو ڕووداوی کەی بینم لە هەمان کاتە لە واقعا ڕووەدا پەیوەندی و دوو شتە چێن وەڵامی نییە باشە یا جاری وایە من ئێستا خەوەکە بینم دوای 15 ساڵ 20 ساڵ ئەو خەوە ئێتە دی ئەمە چ پەیوەندێکیە باشە عیلم وەڵام ناداتەوە کەچی ئێستا بەس لەبەرەوەی کە عیلم گەورە کرێ حتا ئێستا نەزەرەیەکیان داناوە نەزەری ئیلاه الفەجەوات گاپ ینی خودای بۆشاییەکان ئەمە بەسییان چییە ئەڵێ جاران هەر شتێک کە تێنە گەشتوانێت خوا وای کردووە بەڵام ئێستا خوا عیلم خوالابە جارانوت باشە بۆ بوومە لە بەرزە ڕووەدا یانیت خوا هۆکارەکەی ئێستا نا ئەڵێ هۆکاری فیزیایی هەیە و کیمیاییە و نازەم چی ئەمانە باشە کەواتە ئەڵێ ئیتر بۆیە خودای بۆشایەکان ئەڵێ ئەو بۆشایانە پرسیارە بێوەڵامانە بە خوددا پڕکراوەوە ئێستا عیلم تەنگ بەخوا هەڵەچنێ ئیتر خوا ئەباتە دەرەوە بۆتە کۆیلی زانست
خۆی لە گێلیەدا اینجا بووەتە کۆیلەی لەشی سەرکە ئێستا بزانە عملیاتی تەجمیل چەند گرنگی پێدرە لە جیهانە بەڵکو عملیاتی تەقبیح خۆناشری کردن چون ئەم مرۆڤە داماوە چۆن بۆتە کۆیلەی لەشی دائیمەن سەرەکەی چەند پارە خەرجەکە بۆی تۆزە دەستکاری لێوی بکە دەستکاری قاچی بکە دەستکاری ینی دەستی بکە چاوی بکە ئەمە چییە مرۆڤ نابێتە بێتە کۆیلە بۆ لەشی پێغەمبەر فەرمی عەلەیهی السڵام والسلام تعس عبد الدینار تعس عبد الدرهم تعس عبد الخميصة تعس وانتكس وإذا شك فلا انتقش بۆیتە کۆیلەی ینی ئەرز و بازی گەورەترین کۆیلایەتی سێریکەن جاران کچێک لە جەنگێکە لە تاڵانیەکە لە جەنگێکە لە هەر شتێکە وایە بە زۆرە ملێ ئەرفێنرا بە زۆرە کرایەتە کۆیلە گەنجێک بە زۆرە کرایەتە کۆیلە ئێستا وایان کردووە ئەم کچە داماوە بە ئارەزووی خۆی لەبەری پارەی دەستکەوێ بتوانێت عملیاتی تەجمیل بکە لەبەری پارەی دەستکەوێ بتوانێت شوقەیەک بکڕێ سەرکەی لەشی خۆی فرۆشێ بۆتە کۆیلەی لەشی بۆتە کۆیلەی شوقەیەک جا پێغەمبەری نازارمان عەلەیهی السڵات وەسەلام هاتووە ینی عەقڵمان ئازاد کە لە ڕێگەی تەوحیدەوە بۆی ئەو کەسێک کە تەوحیدی لایە ئازادترین کەسە ئازادترین کەسە بۆ چونکە ئێستا کەسانێک کە بینی لە زیندان هەیە بەڵام ئەوە کۆیلە نییە کۆیلە ئەو کەسەیە کە قامچەقی بەدەسەوەی لەبەر خاتی بەدەسێنانی پارێک لێدا لە بێتاوان لێدا ئەو کۆیلەیە پێغەمبەر فەرمی عەلەیهی السڵات وەسەلام ئەیەوێت ئەم مرۆڤانە عەقڵیان ئازادکان ینی بڕیاریان ئازادکە حتا سێری کە بەڕاستی سێرە ئەوایەتە بکە کە ینی یەکەم یاسایە لە جیهانە بەو شێوازە ئازادی بەرجەستە بکە لە واقعەکە فەرمی لا ئیکراهە فی الدین ئەمە لە چ کاتێکا بوو پێشەوەی پێغەمبەر عەلەیهی السڵات وەسەلام کۆچ بکە بۆ مەدینە جوولەکان دعایەکیان بڵاو کردبوویەوە چونکە خەڵکی مەدینە یەثریب ئەو کاتە ناو یەثریب بوو ڕۆڵەیانە بوو ئەمردن ڕۆیاڵانە برد و ئەمردن ساڵێک بوو ساڵی مردن بوو جوولەکە ڕکلامێکیان بڵاو کردو ئیعلامیان بڵاو کردو وتیان چی وتیان مناڵەکانتان ڕادەستی ئێمە بکەن بیان کەنە جوولەکەی تر نامرن خەڵکیش ئەوە سادۆ ساکار بوون مناڵەکانیان ڕادەستی ئەوانە کرد پێغەمبەر عەلەیهی السڵات وەسەلام کۆچی کرد ئێوە مناڵانە هەلای جوولەکەکان ماونەتەوە باڵغ بوون عاقڵ بوون هەلای ئەوان ماونەتەوە بوونەتە جوولەکە ئەو کاتە کە هەندێ لە هۆزەکانی جوولەکە خیانەتیان کرد لە پێغەمبەر عەلەیهی السڵات وەسەلام چوون دەستیان تێکەڵ کرد لەگەڵ دوژمنەکانی مەدینە لە کاتێککە پەیمانیان هەیە لە دەستوری مەدینە پەیمانیان هەیە عەلەیهی السڵات وەسەلام اینجا هات پەیمانی پێغەمبەریانشکان خیانەتیان لە دەوڵەتی مسلمانان کرد اینجا چەند جاری ویستیان پێغەمبەر تیرۆر کرد پێغەمبەر عەلەیهی السڵات وەسەلام بەپێی ئەو پەیمانەی کە ڕێککەوتن لەسەری لە مەدینە کردنیە دەرەوە ڕۆڵەی مسلمانەکانیش ئێستا خەڵکی یەثریب بوونەتە مسلمان ڕۆڵەکان نەبوونەتە جوولەکە هاتنە خزمەتی پێغەمبەر عەلەیهی السڵات وەسەلام وتیان یا ڕەسوڵ الله ڕۆڵەکانمان بردووە ئەو ئاەتە هاتە خوار و لا ئیکراهە فی الدین خۆی عەقڵی هەیە خۆی مادام جوولەکەیە وا جوولەکەیە ئەمە لەکوێ ئەدۆزیتەوە لەو زەمانەی کە زەمەنی نەخوێنەواری لە ینی زەمەنی ستەم لە زەمەنی دیکتاتۆری لە ژینگەیەکە کە دوور لە حەزارەت دوو گەورەترین حەزارەتی ڕۆم و فارس دوور بوون لە مەککەوە مەککە زۆر دوور بووە لەوانەوە هیچ ئاسەوارێکی حەزارەتی ئەوانە گەشتەوێ ئەگەر حەزارەتی شەبێ لەو ستەم و ستەمکاری و دیکتاتۆریەت ئاەتێتە خوارەوە فەرمی لا ئیکراهە فی الدین بۆیە بەڕاستی ئێمە پێویستمانە بەو بەرنامە جوانە جارێتر عەقڵمان ئازاد کاتەوە جارێتر دووڕووی یعنی ئازادکردنی عەقڵی ئینسانە دڵ ڕەحمەتی خوا لە شاعری گەورەی میلەتەکەمان مەحوی کاتێ فەرمێتی بەڕاستی فەیلسوفێکی زۆر گەورە بووە دیڕە شعرێکی حتا بیری لەکەیتەوە هەر مەعنا بەخشێ ئەویش لە سۆنگەی قورئانەوە ینی وەریگرتووە کاتێ فەرمێ سەر کە جۆشێکی نەبێ من زڕکە تاڵم بۆ چییە دڵ کە هۆشێکی نەبێ شیشەی بەتاڵم بۆ چییە ڕەخنەیەک لە مەحوی ئەبوای بیوتە سەر کە هۆشێکی نەبێ بەڵام مەحوی نافەرمێ سەر کۆشی نەکی ئەڵێ سەر کە جۆشێکی نەبێ جۆشیشی دڵە کەچی ئەفەرمێ سەر کە جۆشێکی نەبێ لەو لاشەوە ئەڵێ دڵ کە هۆشێکی نەبێ ئەبوای بیوتە دڵ کە جۆشێکی نەبێ نانا فەرمێ دڵ کە هۆشێکی نەبێ ئەمە چیمان پێ فەرمێ ئەمە بەرنامەی پێغەمبەر عەلەیهی السڵات وەسەلام ئاوێتەکردنی عەقڵ لەگەڵ دڵە علم ئەگەر دڵی لەگەڵانە بێ سۆزی لەگەڵانە بێ میهرەبانی لەگەڵان بێ ئەبێتە نەگبەتی و قوڕ بەسەری بۆ جیهان بزانە فیزیا چۆن قوڕی کردووە بەسەر خەڵکە چونکە ڕەحمەتی لەگەڵانی ئیقرا بسمی ڕەبیکە نییە
الرحمن علم القرآن بالرحمانيت فيري خلق ناكي رحمة وعلما رحمة وعلما تيكلاو كردن سري آياتك كيما زوجة ريخواني نوا كلا إن الإنسان ليطغى أن رأى واستغنى أفرمي نخير مروف توشي طغيانة بكاتي خوي بدولة ما نزاني نافرمي دو چونك كس دولة منية خوي وازاني تربيوسي بخلق نية أما زۆربەی خەڵک وازانن باسی پارەیە بەڵێ باس پارێژ ئەگرێتەوە سەرۆت و سامان بەڵام سیاقەکە سیاقی چییە؟ سیاقی علمە اقرأ باسم ربك الذي خلق خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي في إنجا كلا إن الإنسان لا يطغى أو مروفا كقراءته هي بلام قراءتك باسم ربك والرحمن تيتيانيا توشي طغيان به بۆیە مەولانای ڕۆمی ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ جیهاد لە ئیسلامە چییە بۆ چییە؟ ئەفەرمێ بۆ ئەوەیە چەک لە دەستی شێتان بسەنین شێت چەکی بەدەستەوێت چ قوڕ بەسەرێکەنێتەوە چ کارەساتێکە خوڵقێنێ ئێستا بینین چەک سەختترین چەک بەدەستی کیە؟ بەدەستی شێتانە جا بۆی ئەم زەمانە لە هەموو زەمانێک زیاتر ئاتاجی پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام کارین ئارمسترۆنگ خانومە کاتۆلیکیە کە واز لێ کاتۆلیکیە تێناوە دوو کتێبی لەسەر پێغەمبەر داناوە عەلەیهی سەڵات وسەلام یەکێ لەو کتێبانە محەممەد پێغەمبەرە بۆ ئەم سەردەما پێویستمان ئەڵێ لەم سەردەما زیاتر پێویستمان پێیەتی واقعاً بەڕاستی ئەم کاتەش و هەتا جیهانیش کۆتایی پێدەیە هەموو چرکەیەکی ژیانی مرۆڤایەتی پێویستیمان بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باجارێکی تر درود و سڵاوەت بنێرینەوە بۆ سەرگیانی ڕوحی پاکی ئەو سەروەرەمان اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم جنابی دکتۆر ملکۆ جوانیەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ دەرونی مرۆڤدا حەز دەکەم تیشکێک بخێتە سەر ئەم بوارە گەرێمە بەڕاستی من کە زۆر بە دوای بابەتە یاگەڕام ئەو جوانیانە چین کە پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وسەلام لەگەڵ دەروونە یاری پێکات هەرچیم کرد نەمزانی ئەو هەموو ئەدەبیاتە چۆن ڕێخەی چۆن بیهێنی نازانی لەکوێوە دەست پێ بکەی چکە بەڕاستی یەکێک لەو شتانە کە کەسێک قایدی کنتم خەیرە ئومەتیم بێ بە حەقیقەت دیارە خەیرە بۆ هەموو ئینسان بۆ هەموو مرۆڤایەتی و ئەمیش بەڕاستی لەگەڵ هەموو جوانێکی بەڕاستی هەتا بڵی جوانێکی ێزگا زۆر لە خۆیەگرێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە چەند لەقتەیەک لەو لەقتانەی کە بۆ نمونە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە هەی بووە لەگەڵ جوانی مرۆڤە حەزی کردووە کە مرۆڤ مرتاح بێ حەزی کردووە مرۆڤ ینی ئاسوودە بێ بۆ نمونە یەکێک لەوانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام حەزی کردووە خەڵکی تووشی نەخۆشی دەرونی نەیە تەنانەت شتێکی گردووە کە ئێستا تا ئێستاکەش لە عیلما بیری بۆ ئەوە نەچووە کە عیلاج بەگاڵتە بکە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەسەدەوەیە جەنابی تۆ چارەسەری نەخۆشیە دەرونیەکان لە ڕێی گاڵتەوگە لە ڕێی گاڵتەوگەپەوە گاڵتەوگەپی مباح و حەڵاڵ ئەوەی کە یەکێک لەو شتانەی کە زۆر عەجیبە پێغەمبەری خوا پیاوێک دیار بووە سەحابە بووە لە بادیە ژیاوە تۆزێک بەرچاوی نەبووە ناشرین بووە کە دێت ئەوێ سلعەکەی شتەکەی بفرۆشێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دیارە ئیناسێ و دۆستایەتێکی هەیە لەگەڵانە لە پشتەوە باوشی پیاکات ئەو مەشهورە و قسەیە بەس من بەستێکم لە شتێکی جوانیەکە کە پێغەمبەری خوا پێی پێ بردووە تا ئێستا عیلم پێی پێ نەبردووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە باو پشتی پیاکە فەرمە یەشتەری هذا العبد کێ ئەم کۆیلە ئەکڕێ ئەم عەبدەیە ئەکڕێ حەقەت عەبدی خوایە و میزاحەکە سێرگە حەقەتە گاڵتەیەکە حەقەتیشایە و عەبدیش ئەتوانێت بڵێ عەبدێکە بەڵام خۆی ئەو بە مەبەستی پێغەمبەری خوا بە عەبدی خوایە ئەویشە فەرمێ ئەنا کاسدون یا ڕەسوول الله من کەسێکم کە هیچ ناکەم کەسێک نییە ئەویشە فەرمێ ئەنتە غالی عند الله تۆ گەورەی اینجا ئێمە ئێستاکە لە ناو زانستی دەروونزانیە ئەڵێ خەزانێک هەیە خاص بەس چیەکە گاڵتە و گەپی مباح یا گاڵتە و گەپ تیا خەز نەبێ لە کاتێکا مرۆڤ هات بەرە و نەهامەتی و تەنگ و چەڵەمەی دەرونی بڕوا ئەو کاتە ئەمە ئەجوڵێ
ئەو خەم و خەفەتانە کەمە کاتەوە ناڵە تووشی نەخۆشی دەرونی بێ کەمە ئەو وەختە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کردوێتی یا پیرێژنەکە کە دێتە خزمەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ پێغەمبەری خوا دوعامە بکە بچمە بەهەشتەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێ فەرمێ پیرێژن ناچێتە بەهەشتەوە ئەویشە فەرمێ بۆچی ئەی پێغەمبەری خوا دیارە حەزینە بێ ئەویشە فەرمێ لەبەرەوەی کە هەمووتان بە گەنجێتی ئەچنە بەهەشتەوە ئەم خەزانە تا ئێستا علم نەفس دۆزیوێتەوە خەزانێکی تایبەت لە مێشکا هەیە تەنیا گاڵتە و گەپ تایە خەز نەکرێ وە لەکوێ بە کەڵکی مرۆڤ دێ لەو کاتێک کە مرۆڤ بەرەو لای نهامەتی و ناخۆشیەکانە ڕۆ ئەیمە بەس دەوێت جەنابێتەوە ئەو خۆشی و خەندە و پێکەنینانە ئەو قسە خۆشانە لە مێشکا دەمێننەوە دوای ئەوە چەند ڕۆژێکی لەوە چێ پچێ کاتێکی پێ بچێ خەم و خەفەتێک ڕوو دەکات ئەوە فریاد دەکەوێت لەوێدا کە باڵانسەکە چاکەکە چاک دەکات تۆ ئەم باڵانسەیە وەکو زین وایە یعنی لە حاڵەتێکە چۆن بڵێ ئینسانێک کێشەیەکی زۆر گەورەیە بێت سەرەکەی ساکەمێک علاقەیەک لۆکەدانراوە لەو لاشەوە علاقەیەکی بۆ نەک تۆکڵە داردانێ هەردووکیان تۆزی تقریبا لەو توخڵە دارەکە تۆزی قورستر بێ بەڵام ئەگەر یەک ئاسنێکی بچکۆلین و کیلۆی ئەوە نەبخەیتە پاڵ ئەم لۆکەیە یەکسەر چێ بێتەوە لۆکەکە دائەبەزێتەوە بوو ئەم گاڵتە و گەپەش وەک ئەو مقیاسە زۆر بچووکن بەڵام زۆر گەورە دەورە بین هەر بە بیستنیشی مرۆڤ دڵخۆشە بێ هەر کە ئێستا ئێمە ئەیبیسین ئەم موقیفی پێغەمبەری خوا لە شوێنێکا چیتەکە ئاسوودەیەکت بۆ دروستەکە کۆمەڵی خەمۆلانە ئەمە یەکێکە لەو شتانە کە تا ئێستا عیلم بۆی نەچووکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کردوێتی یەکێکی تر لەوانە احترامگرتنی هەر کەسێک با وەکو خۆی عایشە کە کاتێکە هێنێ دیارە هەندێک یادەوەری خۆی هەیە لە بڵین ئەوەی کە بڵێن ماڵە باجێنەی پێڵێنێ ماوەیەکی بە هەندێک تەتکە و پەتکەی مناڵی ئەوانە دیارە عایشە لەگەڵ خۆیان ئەیهێنێت بۆ ماڵی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە کاتێک دایەنات ئەڵێ ئەمە کێ ئەڵێ ئەوانە وەکو چۆن بڵێ ئەوانە کچەکانم بوون کە یاری پێ ئەکردن ئەم کردە کچی خۆم لە بینی ئەسپێک شتێک دانراوە ئەڵێ ئەوەیان چییە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پرسیار لێ کە ئەویش هەڵێ ئەسپێکی سولەیمانە سەیری کە ئەمە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ ئەوەش عایشە تۆزە کەم تەمەن بوو هاتوۆتە ماڵان زانیوێتی ئەمانە لای خۆشەویستە بۆیە سەیرەکەی مامەڵەی ئەوەی لەگەڵاکە لێ ئەپرسێ تۆ ئێستا هەر مناڵە کە شتێکی بەدەستەوە بێ یا هەر کەسێ شتێکی بەدەستەوە بێ تۆ لێت پرسی ئەو ئاسوودەی درونی بۆ دروستە بێ ئێستا مناڵە مامۆسام قاتە جوانە جەناب لەکوێ کڕێتە یەکسەر نەشوەیەکی نەفسی خۆشیت بۆ دروستە بێ ئەم نەشوە نەفسیە سەیرکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆ ئەوەیەکە هەر ئەم نەشوە نەفسیە دروست ئەکات بۆچی ناخۆشی ئەکاتە خۆشی یا عومەیر ما فعل النغیر کە مناڵێک تەیرێکی هەیە مردارە بێتەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە خۆشیە بایەنکا عومەیر تەیرەکە چییە کرد ئەیەوێ خەمەکەی پێلادا بیکاتە خۆشیێک لە گێڕانەوەڵێ ئاوهایە کرد ئاوهایە کرد تازیبارەکەیەکە مواساتێکە مواساتێکە بە شتێکی خۆش چونکە مناڵ زۆر پێ خۆشە باسی شتەکانی خۆی بکاتەوە یەکێکی تر لەو شتانەی کە زۆر گرنگە بە تایبەتی کە ئێمە ئەبینین کە هەمانە ئەوەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتێک کە کەسێک نەخۆشە بێ سی ئەو جوانیانەکە کە ئەیوێ نەخۆشیەکەی پێ بناسیێنێ کە ئەمە دەرگای ڕەحمەتە بۆت وەکو ئافرەتێک کە تووشی سەرعاتۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێ فەرمێ ئەگەر سەبر بگری بەهەشتی تۆیە ئەمانەکە ئەو بابەتە زۆر گرنگە بەڵام بۆ پشودانی جەنابتان و بینەرانیشمان ناوبەڕێکی کورد وەردەگرین و بەویست و ڕەحمەتی خوای پەروەردگار دێنەوە خزمەتتان بسم الله الرحمن الرحیم بینەرانی بەڕێز هاتینەوە خزمەتتان و دەچینەوە خزمەت جەنابی دکتۆر ملکۆ بۆ درێژەدان بەو بابەتە گرنگەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو یەکەم کەسێک کە گرنگی داوە بە بواری گاڵتەوگەب بە دڵنەوەی ئەو کەسانی کە خەمێکیان هەیە بۆ ئەوەی لە خەزانەی بیر و هۆشیاندا بمێنێتەوە لە کاتە ناڕەحەتیەکاندا بیان پارێزێت لە توشبوون بە نەخۆشە دەرونیەکان جەنابی دکتۆر فەرموو بابەتەکەتمان بۆ تەواوکە لەوا بووین کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە هەموو شوێنەکان هەر عایقێک هەر عەوقێک هەر گرفتێکی بەدەنی جەستەیی لە مرۆڤ هەبێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە شەریکی داوە بەشارەتێکی داوە کە ئەبێتە پارسەنگێک لە ڕۆژی قیامەتە ئەمە لە هیچ شوێنێکە لەمان هیچ منهەجێکی دنیای نایبینی دڵنەوەی داوەتەوە کە بەم بابەتە نەڕۆخێ دڵت پێی خۆش بێکەمە بۆ قیامەتت قازانجا بەمە ئەبیتە مامۆسای بەشەریەت ئەبیتە مامۆسای بەشەریەت یعنی ئێستا ئێمە کە کەسێکە بینین کە نەقسێکی قاچیە دەستی هەیە یەکسەر ئێمە ئەو دوعایە خوێنین الحمد لله الذي عافاني ممن ابتلاه کە ئێمە ئەم دوعایە خوێنین یعنی ئەو مامۆسای ئێمە پێ بتەڵێ قەدری قاچ بزانە قەدری دەست بزانە قەدری چاوە بزانە یەکسەر ئەمە قیمەتە بۆ ئەو یعنی تۆ ئێمە تۆمان کردوتە مامۆسای هەموو خەڵکی
بەم دوعایە کە تۆ یەکسەر تۆ بێ بڵێ سەلام عەلەیکوم تۆ بڵێ عەلەیکە سەلام بۆ چونکە تۆ پێدەڵێ تۆ خۆت ببینە چ نیعمەتێکت هەیە. پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یەکێکتر لەو مەشهەدانە حەزی نەکردووە تەنانەت خەڵک ناویشی ناخۆش بێ. زۆر جوانە. یعنی ئەم جوانیە لەکوێ هەستی پێکرێ لەکوێ ئەبیندێ وەکو ئیبن عومەرە فەرمێ کچێک هاتە لای پێغمبەری خوا کەسێکیان هێنا ناوی هێن بوو عاسیە بوو. پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی نەخێر تۆ ئیتر لێرانەوە ناوت جەمیلەیە. یعنی یەکێک لەو شتانەی کەوا زۆر گرنگە عاسیە لەکوێ و جەمیلە لەکوێ یان لە شوێنێکی تر یەکێک ناوی حەزنە. پێغمبەری خوا عەلەیهی سەلام فەرمووی ناوت ئەبێ لێرە و ناوت سەهلە. يعني لەم ناوانە تەنانەت ناو کە ئێساکە یەکێک لەو شای یەکێک ناوی ئەسڕەمە پێغمبەری خوا فەرمووی ناو زەرعەی لێرانەوە. ئەمانە مەبەست لە چییە؟ ئێستا دەرکەوتووە ناو بڕیاردەر لەسەر کەسایەتی مرۆڤ. پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەوێنەوە کەسایەتی ئینسانەکان دروست دەکات تەنانەت لە ناویشە. یعنی نازانی پێغمبەری خوا چۆن لەو ماوە کورتەیە ئەم هەموو سەروەتە بەجێ بێڵێ تەنانەت هەرچی علم هەیە مەحجوب بێ لە شتەکانی. ئەمە زۆر عەجیبە کە تۆ سەرێکە گەیشتۆتە ناو لەوەش زیاتر کە پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەرچی بۆ نمونە ئەو بنەمایانەی کە بۆ مافی مرۆڤ و بۆ ئینساندا نەگەیشتۆتە ئەوەی کە چۆن ئیحترامی مناڵێک بگیرێت کە ئەگرێت. کە جارێکیان یەکێک لە سەحابەکان نوێژەکات کە پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یەکێک لەو شتانەی کە زۆر گرنگە کە ئەبینێ کە نوێژەکان ئەفەرمێ لە نوێژەکانتانە کورد ئەو وازان بەقەرە ئەخوێنێ تۆزی عەزیز دروستەکە بۆ بە تەمەنەکان بۆ مناڵەکان. پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ کە پێش نوێژیت کە معلومی جەنابتانە کە بۆ نمونە ئەوەندە کورد بێ لەبەرەوەی مناڵ هەیە نەخۆشە یان پیری تایە سەی لەو کاتەیە لە عیبادەتی شابێت تۆ مراعاتی خەڵکی بکەی. ئەم جوانێ لەکوێ باسەکرێت تۆ لە کاتی هەموو شتێکە ئەبێت تۆ بڕۆی بۆ ئەم هەموو بوارانەیە. یەکێکی تر لەو بوارانەی ترە کە زۆر عەجیبە ڕێزگرتن لە ڕێئی مناڵ لە حەقی مناڵ کە بە تایبەتی یەکێکەوەی کە پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە مەجلیسەکە دائەنیشێ کۆمەڵێک کەس بەلای چەپیا کۆمەڵێک ئەبوو بەکر و عومەر و عوسمان و کۆمەڵە سەحابەی گەورە دانیشتون کۆمەڵە کەسی بەتەمەن دانیشتون لەلای ڕاستی شێوە مناڵەکە لەلای پێغمبەری خوا دەست پێکرێ ئاوەکە تەوزیعەکرێ کە ئەو جامە نابەسەرەوە ئەیەوێت کە پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام حەقەکە حەقی ئەم مناڵەیە کە لای ڕاستی پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو حەقە تەجاوز ناکا وەکوەوەی کە فەرمێ ئەتەئذەنوا لي أن أعطيه الأشياخ ئەی ڕێگەمە دەیت کە من ئەمە بدەمە ئەم بە تەمەنانە ئەویشە فەرمێ نەخێر ئەی پێغمبەری خوا ڕێگە نادەم ئەو حەقە نادەم. دوای کە لۆماکرێ ئەفەرمێ حەزم کرد خۆم لە شوێن دەمی پێغمبەری خواوە ئەو ئاو بخۆمەوە. دەستەکان خۆڕێکا سەرجەن خۆپاداش داتەوە چینە لای دکتۆرە سۆما و پرسیاری ئەوە لێ دەکەینەوە لە بابەتە گرنگەکەدا کاتی جەنابتان تەواو بوو باسی بسم الله الرحمن الرحیممان کرد کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەموو کردارەکانی ژیانی و بە تایبەتتر لەناو خواردن و خواردنەوەکانیدا دەستی پێ نەکردو بە بسم الله الرحمن الرحیم نەبێ. گەورەی بسم الله الرحمن الرحیم بۆ باس بکەی دکتۆرە لە ڕوانگەی کیمیاییەوە ئەمە قسەیە هەر عیبادەتێکە هەر تەنها چاکەکانمان بۆ دەنووسرێ یان لە ڕووی زانستیشەوە کاریگەری لەسەر ئەو خواردن و خواردنەوە دەبێت کە ئێمە دەیخۆین و نۆشی دەکەین. خزمەتانە سەرەتا ئیجازە فەرموون کە من وەکو کامڵکردن و تەکمیلکردنی فەرمایشەکانی یاغی دکتۆر عوسمان لە خزمەتانە ئەرزکەم کە علم و دین هەردووکی پیرۆزە. کەسێک کە ئەوێ بە کۆیلەی علم بەڕای من نەزانە یعنی جاهلە چونکە ئێمە زۆر باشە زانین کە ئەوەی کە لە علمە باسەکریە هیچ دوورکەوتنەوە و جیاوازیەک و مغایرەتێکی لەگەڵ بەرنامەی دینانیە چون دین بەرنمەیەکە ڕێنماییەکە لەلایەنی خالقەکەمانەوە بۆ مەخلوق لە ڕێگای نوێنەرەکانی و لە ڕێگای پێغەمبەرەکانی و هاتەتە سەر سیارەی زەوی و خاکی. بەڵام ئەوەی کە ئێمە دڵنیاین لەسەری ئەوەیە کە هیچ جیاوازیە ناتوانین بدۆزینەوە لە نێوان ئەو بابەتانەی کە لە علمە باسەکریە لەگەڵ ئەو بابەتانەی کە بە ناوی بەرنامەی دین بەرنامەی ژیان لەلایەنی مامۆستایانی ئاینیە بۆ خەڵک باسەکرێ هەردووکی پیرۆزە لای خواوە لەناو قورئانی پیرۆزە کە هەر لەلایەنی خالقەکەمانەوە ئێمە قبوڵمان کردە لە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ هەل یەستەوی الذین یعلمون والذین لا یعلمون. ئەوە ینی زۆر زۆر بە وازەحی خەریکەڵێ کە ئایا ئەو کەسانی کە نەزانن علمیان نییە لەگەڵ ئەو کەسانی کە علمیان هەیە یەکێکن بە دڵنیاییەوە بە دڵنیاییەوە کە علم زۆر پیرۆزە زۆر بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو نوێنەرێکی تایبەت و ئاخرین و کامڵترین و پەرفێکترین نوێنەری خالقمان زۆر بەهایەدا بە علم و
چەند حەدیثمان هەیە حەدیثی نەبەوی لە پێغەمبەر صلی الله علیه و سلم کە هەم بەهای و نرخێکی تایبەتی بۆ عیلمدانا و هەم بەها و نرخێکی تایبەت بۆ عالمان و زانایان حەدیثێکیان فەرموویەتی کە عالم 7 دەرەجە لە عابد دەرەجەی سەرترە و خۆی هەمیشە ئەو مناقشە عیلمیانەی تەرجیح هەدا بچێتە ناویان و دانیشی گوێگریان بێت و گوێ بیستیان بێت چونکە ئێمە زانین علمی پێغەمبەر صلی الله علیه و سلم علمێکی ئیلاهی بوو جای سەر بێمە سەر علم لە علما ئەوەی کە جاهل نییە ئەوەی کە علمی بە تەواوی قبول کردە کە بابەتێکە لە لایەنی خالقەکەیەوە هاتە و مەخلوق ئەتوانێت لێکۆڵینەوەی لەسەرکە بیدۆزێتەوە کەشفی بکە علم هەردوو بابەتی مادە و ئێنەرژی ئەگرێتەوە یعنی ئێمە ناتوانین بڵین لە علما بەس فقط باسی مادە بکەین و من وەکو کیمیایە ناتوانم فقط لەسەر مادەکان باسکەم لەسەر هەڵسوکەوت و تەفاعول و گۆڕانکاریەکان کە لەناو مادە ڕووی ئەیە ئەگەر باسی ئێنەرژی نەکەم کەس ئەو کیمیا لە من قبول ناکە مادە و ئێنەرژی بە یەکۆن وتنی ئایەی پیرۆزی بسم الله الرحمن الرحیم لەسەر خواردنەکان گۆڕانکاریەکی زۆر ئیلاهی و پڕ لە خێر و بەرەکەت ئەخاتە ناو ئەو خواردنەوە ئەوەیش لەلایەنی نەئێمۆ کە وەکو خوێندەوارێک و زانایەکی مسلمان لەلایەنی ئەو کەسانەی کە باوەڕێکیان بە ئیسلام نەبووت لێکۆڵینەوەیان کردە جەنابی ماسارۆ ئیمۆتۆ لە ساڵی 2004 هات لێکۆڵینەوەیەکی کرد لەسەر ئەسەری سەوت و ئەسەری نووسین ئەوە کە ئێشە ئێمەبان کردە ئەسەری ئێنەرژی سەوت و نووسین لەسەر ستراکچەر و شکڵ و شەمایلی ئاوە بە نووسین و بە وتنی بڕێ لە وشەکان بە هەموو زمانی وڵاتانی دنیا دوایەوە کە ئەو وشیان ئەنووسی هەم وشەی خراپیان ئەنووسی هەم وشەی باش ئیکسڕیان لێگرت یان شکلی ئاو شکلی ستراکچەر و شەیپی مولکولەکانی ئاو گەردەکانی ئاو ئەگۆڕێت بە وشەی باش ئەگۆڕێت بەرە و شکلێکی زۆر جوان زۆر ڕێک و پێک و زۆر پڕ لە شکلێکی چۆن بڵێن پڕ لە ئێنەرژیەکی باش و بە وتنی خراپەکان خراپە بوو وشەی ینی ئایە پیرۆزی بسم الله الرحمن الرحیم یەکێ لە گەورەترین و پڕ لە خێربەرەکەترەکانی وشەی دنیای تایە ناوی ئەڵڵای تایە و دڵنیابین کە هەموو مادە خۆراکیەکان کە ئێمەی خۆین بەشێکی ئاوە و بەوتنی ئەو ئایە پیرۆزە شکلی ئەو ئاوە ئەگۆڕێت ئەوە ئێمە ناڵێن ئەوە هەموو زانایان کە مسلمانیش نین و لێکۆڵینە لەسەرکردا و شتا ئەڵێن کە ئێمە ئەتوانین بەرەکەت و ئێنەرژیەکی تایبەتی ئیلاهی بخەینە ناو لەشمانەوە و ئەو ئێنەرژیە دڵنیابن لەسەر مادە کیمیاییەکانی لەشتانە کاریگەری هەیە و حتمما ئەوە قبولکەن کە ئێنەرژی لەسەر مادە تەئسیری هەیە و پێغەمبەر صلی الله علیه و سلم 1400 ساڵەوە بەر بە قوربانی بم کە ئەو علمەی بە ئێمە ناسان کە دڵنیابن ئێنەرژیە سەوتی ئێوە لەسەر ئەو مادانەوە ئەچێتە ناو لەشتانەوە تەئسیردانێ کەوایە هەمیشە ئاداب و سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر بە لایەنی علمیە چونکە ئێمە وڵاتەکانمان تەنانەت هەتا زانایانی ئیسلامیش بەشێکیان لەسەرەوە بوون کاتێک کە کەسێک نەخۆش کەوتووە ئاوێکی پاک و پوختیان هێناوە سوڕەتی پیرۆزی فاتیحەیان بەسەرا خوێندووە قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس قل هو الله أحد کەواتە ئەوەش لە ڕووی کیمیاییەوە ڕاست و دروستی تەواوی خۆی هەیە بێجگە لە پیرۆزی ئاەتە قورئانیەکان کە دەچێتە ناو جەستەی مرۆڤەوە بە دڵنیاییەوە هەمووی کاریگەری ئینێرژی تایبەتی خۆی هەیە معنای باشی هەیە هەروەکە ئاغای دکتۆر فەرموویان کە ناوی مناڵ ئەتوانێت تەئسیردانێت لەسەر حتا خلق و خۆ و ئەخلاق و چارەنووسی ئەو مناڵیش داهاتووی ئەو مناڵیش ئەتوانێت تاسیردانە ئەوە یەکێ هەر لەو عیلمانەی وەوتم پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر بە سادەیی بۆ ئێمە باس کردە بەس ئێمە بەداخەوە ڕۆڵەکانمان ئەوە کە ئەون بە کۆی لێ علم و علم وازانن شتێکی زۆر پێشکەوتووە و دین شتێکی دواکەوتووە لە حاڵێکە هەم علم و هەم دین هەردووکیان بنەمایان ئەکاتۆ سەر علمی خالقەکەمان بۆ مەخلوق قورئان ئێمە دەفەرمێ فاعلم أنه لا إله إلا الله ئەو زانستەی کە بە خەڵک بێ ئەوەیە پەروەردگارت پێدەناسێنێ نایهێڵێکەوە سەرگەردان بی تۆ دەچی دروست بووی چۆن دروست بووی چێ دروستی کردووی بەرەو کوێ دەڕۆی داهاتووی کۆتاییت بەرەو کوێ دەڕوا لەسەر چی پاداش وەردەگری لەسەر چی سزا وەردەگری علمی ڕاستەقینە ئەوەیە کە وەکو جەنابتان فەرمووتان خوای پەروەردگارت پێدەناسێنێ و زانستیش بە ئەو پەڕی ملکەت چیەوە
ئێستا الحەمدولله سوپاس بەخوای پەروەردگار کە قسەکانی پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم کە ئێمە وەکو مسلمانێک پابەندین بە هەموو فەرمایشتەکانیەوە بزانین لە ڕووی زانستیەوە چۆن نییە گرنگ نییە بەلامانەوە بەڵام خۆشیشە دڵنیاییشمان دەبێ وەلاکن لیەطمەئینە قەلبی کە ئەم زانستەی ئەم سەردەمەش بەتایبەت زانستی کیمیا ئەوە لە خزمەت فەرمودەکانی پێغەمبەردا صلی الله عليه وسلم خوا پاداش داتەوە و حەز دەکەم چێ سەر بابەتێکی ترە سەرەوە درێژە دەکێشێ بەڵام هەڵبژاردننی خواردنەکان لای پێغەمبەر صلی الله عليه وسلم من وەکو کەسێکە چوومەتە بابەتی زانستی کیمیاوە بە هەموو ڕۆڵەکانی مسلمان ئەڵێم دینی ئیسلام و پێغەمبەرەکەتان صلی الله علیه وسلم وەکو عالمێکی زۆر پێشکەوت و قبوڵی بکەن و من خۆم لەلایەنی کیمیایی و پێتان ئەڵێم دڵنیا بن هەموو ئەو شتانەی کە سفارش کردە لەلایەن پێغەمبەرەکەمانەوە صلی الله علیه وسلم بنەمای علمی هەیە من بە لایەنی کیمیایی و بۆتان ئەسەلمێنم هەر مامۆستایەک لە هەر بابەتێکی زانستی ترە ئەتوانێت زۆر بە ئاسانی ئەو شتە بسەلمێنێ بۆتان ئەوەی کە ئەوێ بە کۆیلێ علم و بەشێکی قبوڵەکات و بەشێکی قبوڵ ناکە ئەوە جاهلەوە نەزانە بەڕای من و مەسلحەتی لەوایە کە تێنەگا ئێمە زۆر باشە زانین کەسایەکەن کە مەسلحەتیان لە تێنەگەیشتنایە ئەو خواردنانی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم سفارشیە کرد ئێمە بەپێی ئەو شتانێکە لە ئابا و باو پێ پیرمانەوە پێمان گەیشتە هاتین لێکۆڵینەوەی کیمیاییمان لەسەرا کردە سوبحان الله کە مادە کیمیایی هەیە کە لە خواردنە خۆشەویستەکانی پێغەمبەر بۆ ینی وەکو فێڤۆریت وەکو کەسێکە زۆر خوازراو بوو لەلایەن پێغەمبەر وەکو مادە خۆراکیەیە کە زۆر خوازراو بوو لای پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو هەنار وەکو سرکە وەکو قارچەک وەکو هەنگوین وەکو خورما وەکو زەیتون لەسەر هەر کامێکیان ئەمە لێکۆڵینەوەی کیمیاییەکەین ئەو مادە کیمیاییانەوە لەناو ئەم خواردەمەنیە پیرۆزانە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر بە نرخن بۆ لەش زۆر ئەتوانێت زۆر یارمەتی دەرێکی باش بێ بۆ تەندروستی مادە کیمیاییەکانی لەشتان ئێمە شتێک تریشمان هەیە بە ناوی ئێنەرژیە ئەو مادە کیمیاییانە ئێنەرژیە کە لەگەڵ ئەو مادە کیمیاییانە ئەچێتە ناو لەشتانۆ سوبحان الله زۆر بە نرخە ینی هەر خواردنێک کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لای خۆشەویست بووە ئێمە هەم لێکۆڵینەوەیەکە کەین لەسەر سەرەتا بنەمای کیمیایی مادەکان جام جاردین لەسەر لێڤێلی ئێنەرژیەکەیە لێکۆڵینەوەیەکەکەین هەر کام لەو مادانە هەم ئێنەرژیە تایبەت ئەواتە ناو لەشۆ هەم بەڕاستی مادێکی پرسوود بەپڕ لە خێر و سوود و منفعات ئەواتە ناو لەشۆ ئەوەیە کە هەر خواردنێکی ئێوە فەرمونسان پێغەمبەر صلی الله علیه وسلم هەناری بۆ حەسبەیە کرد بۆچی ئەوە هەمیشە لەسەر هەنار ئەچووە بە سەحابەیە فەرموو یا ئێوە فەرمونون بۆچی لە خواردنی سرکە چونکە من خۆم وەکو کیمیایی زۆر پێم لە سەرەتا کە بیستم پێغەمبەر صلی الله علیه وسلم سرکەی زۆر حەسبەیە کرد و سفارشیە کرد بە سەحابەی کە لە حەدیثە هاتووە کە دەفەرمێ باشترین پێخۆر سرکەیە بەڵێ کەسانێک جاری وایە ئازانستی ئەم فەرمودانی پێغەمبەر صلی الله علیه وسلم قسەکانت لە نەچێ ببوورە دکتۆرە گەورەی ئەم سەروەرەمان صلی الله عليه وسلم لەوەدا دەردەکەوێت کاتی خۆی زانستی فەرمودەناسی یان زانانی حەدیث لەوە چێ فەرموو بێتیان لە ڕووە دەرونیەکەی و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە تەنها پێخۆری سرکەی دەستکەوتووە نانەکەی پێوە بخوا بۆ ئەوەی کە لە ڕووی دەرونیەوە هەم خۆی بەهێزکاتەوە هەم ماڵ و منداڵی خەمبار نەبن کە هیچی ترمان نییە نەخێر ئەمە باشترین خۆراکە بۆی دڵی خۆمانی پێخۆشکەین بەڵام ئەمڕۆ زانستی کیمیا سەر جەنابەت بۆ ماشی دەکەیەوە نەخێر بێژگە لەلایەنە دەرونیەکەی و دڵخۆشکردنی خۆت و ناشکوری نەکردن بە خواردنەکان و هەز نەکردن بەوەی کەەوە خەڵاتەکانی خوا کەم لەبەر دەستای و سفرەکەمان زۆر ڕازاوە نییە لە ڕووی زانستیشەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕێک پێکاوێتی کە سرکە چەند بە نرخە فەرموو بەڵێ مەسەن سرکە ئێوە فەرمووتان ئێمە لێکۆڵینەوەی مادە کیمیاییەکانمان کرد هەموو ئەو مادە کیمیاییانە کە دژە میکرۆب بن دژە باکتریا بەتایبەت ئێمە یەکێک لە کێشەکان بەتایبەت لە کوردستانە بەداخەوە ئیچ پایلۆریە باکتریایەکە ها لە ناو گەدا یەکێک لە دژە ئەم باکتریە زۆر بە قووەتە کە زۆر لە پزیشکەکانی دنیا مانەتۆ لەسەری کە چۆنی چارەسەرکەن سرکەیە دژی هەوکردنە دژی پیریە ینی یەکێ لەوە مادانەی وە ئەو خانانەوە ئەوە هۆکار و سەرچاوی پیربوون مەخسم بەو خانمەکان لە ناو سرکە هەیە ئەو ئێنەرژیە معنەویەشی کەوتم هەر مادەی کیمیایی لەگەڵ خۆیان لەڤێلێکی ئێنەرژی هەیە ڕێژەیەکی دیاریکراوە ئێنەرژی هەیە یا بۆ نمونە
قارچک لە ناو عەرەبەکانە بە نەبات و ڕادەیناسن خۆشمان هەر یا قارچک یا کوارگی پێڵێ کوارگ باڵە زۆر مادێکی سادەیە ئەم وەختێ سەیرەکەی خۆراکێکی زۆر سادەیە ئەم خۆراکیە زۆر سادە کالۆریەکی یەکجار زۆری هەیە ینی کالۆریکاڵم لە تێرەوی پی بەبەسمەوە کە ئەچینە ناوی بۆچی ئەمە سادەیە هیچێکی پێوە نییە نە ترشە نە تاڵە نە شیرین ئەمە بۆچی ئەونا کاچینە ناو مادەکانی و ئەبینین هەموو ئەو مادانی وە پێویستە بۆ تێربوون بۆ تێرکردنی خانەکانی لەشی تایە بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم سفارشی فەرمووە زۆریشی حەز پێ کرد و پێی خۆش بوو خورما و زەیتون کە ئیتر زۆر لەسەری لێکۆڵینەوەی کیمیایی کردیە یعنی ئیتر هیچ کەسە ناتوانێت بڵێ وەڵە هەنگوین هیچ کەسە ناتوانێت بڵێ هەنگوین سوودی چییە یعنی سفارشەکانی پێغەمبەر هەمووی بنەمای علمی بوو ئەوە پیرۆزبوونی علم لای پێغەمبەر صلی الله علیه و سلم نیشانە کە پێغەمبەر چەندێک بەهایە دابەوە کە ئەوەی وا شاید سەرچاوەکانی نەزانی بەسە بە هۆکار بڵێ وەڵام مادە کیمیایی و مادە کیمیایی تایە بەڵام بیخۆن دڵنیا بن لە داهاتوە هۆکارەکەی زانن انشاءالله دێنەوە جەنابی دکتۆر عوسمان لە دوا پرسیارێکە لە خزمەت جەناب تابین جەنابی دکتۆر حەز دەکەم ئەوە پرسیم پەیوەندی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ ڕۆژئاوا ئا لێکترازان و دابڕانە یان بونیاد و بەیەگەیشتنە بەڵێ پێغەمبەری نازارمان عەلەیهی السەڵات وەسەلام هەمیشە هەوڵیا و نزیک بێتەوە بەر لەوەی وەڵامی و پرسیارە بە حەز دەکەم نمونەیەکی کتێبی جەمع الجوامع کە دوا قۆناغی فەقیهەتی ئەخوێنرێ وەکو جەناب شارەزای توقڕە خوێندوتە یعنی قسەیەکی گێڕێتەوە لە ئیمامی رازیەوە ئیبن السوکی گێڕێتەوە ئەفەرمێ ینی بڕیاردان لەسەر شتەکان چۆن ئەگۆڕێت تارمایەک لە دوورەوە بینی بڕیاردەی ئەڵەی بەردە کەنزیکە بیتەوە ئەڵێنانە بەرد نییەوە ئاژەڵە کەنزیکە بیت و سەرکە مرۆڤ وەکو خۆت کاتێ لە دوور بووین لێک نایگەشتین بە یەکگەشتن بۆ لە یەکگەشتن بۆ لە گەیشتن ینی کە نزیکە بیتەوە سەرکەی لێکەگەی سەرکەویش مرۆڤ وەکو تۆ اینجا پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام ئەمانەی زۆر بە ینی جوانی ڕەچاو کردووە هەم سوودی وەرگرتووە لە بەرامبەر کە دوژمنیشی بووە هەم سوودی بە دوژمنیشی گەیانوە چۆن پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام ینی ئێمە هەمومان ئاگامان لێیە کە خەڵکی مەکە چەند دڵڕەق بوون چەند بە زبری وەڵامی پێغەمبەریانەدایەوە عەلەیهی السەڵات وەسەلام چەند جار ویستیان تیرۆریکەن سەحابەکانیان تیرۆر کردووە سەروت و سامانیان زەوت کردوون زیندانیان کردوون ئەشکەنجیان داون اینجا لە شاریش بەدەریان کردوون پێغەمبەر کۆچی پێکراوە عەلەیهی السەڵات وەسەلام نەک کۆچی کردبێ کۆچی پێکراوە اینجا وازی ژینان ئەیانەوێ بچن لە مەدینەش دەریان کەنە دەرەوە بەڵام کاتی پێغەمبەر زانی عەلەیهی السەڵات وەسەلام خەڵکی مەکە تووشی وشکە ساڵی بوون برسیانە دوژمنەکانی برسیانە جواب نێرێ ئەبوو سوفیان بابێ چەند بار خواردن ئەنێرێ بۆ دوژمنەکانی ئەبوو سوفیان لەو کاتەشا مشریکە بانگێکە چەند بار خواردن ئەنێرێ بۆ دوژمنەکانی کە برسیانە ئەمەیە سەلاح الدین ئەیوبی کە ئێمە بەڕاستی ئەبێ هەموومان شانازی پێوە بکەین کاتێ دەسەڵاتداری بەرامبەر سەرۆکی خاچپەرستەکان کە هاتووە شەڕ لەگەڵ موسڵمانان نەکانەکە کاتێ نەخۆشەکوێ پزیشکی خۆیان نێرێ بۆ چارێکە سەر ئەم مرۆڤ دۆستیە بەڕاستی اینجا ئەبینین لە صحیح موسلیمە مستەوریدی قوڕاشی سەحابەیەکی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام حەدیثێکی زۆر سەرنجڕاکێشە گێڕێتەوە ئەفەرمێ تەقوم الساعة والروم أكثر الناس ڕۆژی قیامەت گاڵەسێ فەرمێ ڕۆم کە مەسیحیەکانن لە هەموو کەس زیاترن یەکێ لە سەحابەکانی دیکە عەمری کوڕە یان کوڕەکەیەتی عەبدوڵڵا ئەفەرمێ بیستوتە شتیوە لە پێغەمبەرەوە عەلەیهی السەڵات وەسەلام ئەو شەفەرمێ بەڵێ فەرمی دەبزانە لەبەر چین جوانیەکانیان باسەکەن ئەفەرمێ چی ئەحلەم الناس عند فتنە لە هەموو کەس عاقڵترن بۆ مامەڵەکردن لەگەڵ کێشەکانیانە نەخۆشیە بڵاو بێتەوە بە هەزارەها توێژینەوە لەسەر ئەو نەخۆشیە ئەنجامە درێ بزانن ئەم نەخۆشیە هۆکارەکەی چییە اینجا چۆن چارەسەریکەن ئەو هەموو پارە سەرف بکەن لەبەر نەخۆشیەک تووشی کێشەیەکی ئابووریە بن ئەو هەموو ئابووریزانە کۆ بنەوە بە هەزارەها سنتەری توێژینەوە کۆبێتەوە شەو ڕۆژە دەنا دەمی یەک لەبەرە بزانن کێشەکان چارەکەن ئەحلەم الناس عند فتنە جا فەرمێ چی ئەسرعهم ئیفاقە بعد مصیبە تووشی مصیبەتێ بگێ زوو هەڵەسێتەوە
زوو بە ئاگای زوستانەوە دوای جەنگی جیهانی دووەموانە زوو خۆیان گرتەوە ڕاستە ڕەحمەت لە باوکو دایکی هەمومان ئینشاءالله دەستی باوکە ماچەکەم دایکە قوربان جەمە ئەو بەبیرهێنانەوە ئەڵمانیا خاپۆر بوو وێران بوو تەخت بوو هەردوای جەنگی جیهانی بزان چەند ساڵێکی پێچوو بزان چۆن هەڵسانەوە ئێستا بڕۆ سێری ئەڵمانیا کە بزانن چی لێ هات اینجا فەرمێکی وأوشكهم كر بعد فر كاتي هلين راكن بلام زو شير شبنوا إن جاء فرميتي وارحمهم لمسكين وضعيف لا مكز مهربان ترن لقل لاوازي خوانا هەژاری خۆیانە بڕۆ ینی نابینایە بزانت چۆن بیریان کردوێتەوە چۆن نابینا فێری خوێندن و خوێندنەوە بکەن فێری نووسین کەن بازە خاوەن پێداویستە تایبەتەکانە بزانت چۆن ینی موچەی بۆ دانراوە جادی بۆ تەرخان جادی تایبەت شوێنی تایبەت لە سارەیە سەرکەسی نەوتۆمبیلیان بە ئاسانی لە دەبلوسیە ینی بیری لەوە کاتۆ اینجا فەرمێکی وەخامیسەتون جميلة حسنة بينجامي جوان والركو بيكويشيا وأمنعهم من ظلم الملوك لهمو كزري قرترن لاشي استمكاري برپرسكان يعني ايكي كان قندالي ايكي كان جاري كان ايكي كان شوبو بباري خوي يعني بباري حكومة ساري خوي لبنزيخانة فل كردبو رسمي جراو حياونا مصيبرا يعني نال استمي لي بكري اجاب بويا اما چی مان پیاله اما پیمان الله براسي ئێستا ڕۆژ ئاوا لە کێشەی گەورایە بەرەو ڕوخانە ڕوا بەڵام من ئومێدێکی گەورەم هەیە بەم فەرمایشتەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام سوود لە پەیامەکانی پێغەمبەر وەرگرن چونکە ئەوان زۆر ئاهاتاجی ئەم پەیامن ئێمە بتوانین پیان لیان نزیک بینەوە ئەم جوانیان پێ پیشان بین بەس کاکتۆر عەفوم کە قسەکان پێ نەبڕم بەس حەیف ئێمە ئەم خیتابی دینی ئیسلامیە باوەڕکە زۆر بەدەگمەن نەبێت بەدەگمەن نەبێکی وەکو جەنابەت ئەلحەمدوللا پسپۆر لەو بوارە ئیسلامیە جوان تێگەیشتنە دەقی فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر بەدەگمەن ئەوا ستایشی مەسیحیەک بکرێ ستایشی جیهانی ڕۆژ ئاوا بکرێ کە ئێوە ئەم بابەتانە چاکانەتان هەیە فریای خۆتان کەون بەشە ڕووخاوەکەتان بەم ئیسلامە هەڵستێننەوە بە زۆری هەر ینی نەعلەت دەکرێت نەفرەتیان لێ دەکرێت خراپەکانیان باز دەکرێت هەز ناکەوەش خەلەلێکی گەورەی ئێمەی موسڵمانە واللهی جایەکێ لە زانەکانە فەرمێ من دڵنیانیم خی گەورە محاسبەی ئەو کەسانە بکا کە ئیسلامیان بە جوانی پێنەگەشتووە بەڵام دڵنیام خی گەورە محاسبەی ئێمەیەکا بۆ پێمان نەگەاندون بە جوانی وەکو خۆی ئیجا ئەوەیە کێشەکە لای ئێمەوەی بەڕاستی نەبووینێتە نمونەیەکی جوان ئێستا کاتی ئەوە نییە ینی دڵی خەڵک بجۆشێن بەڕاستی هەموو چرکە ساتێ دڵی پێغەمبەر ڕەنجێنین هەموو چرکە ساتێ بە دواکەوتیمان بە دووبەرێکیمان بە زمانی زبرمان بە دڵی پڕ لە ڕق و قینمان بزانە پێغەمبەر عەلەیهی سەڵام چۆن سوودی گانووە بە خەڵک چۆن سوودیشی لەوەرگرتوون یەکێ لەو شتانەی کە لە مێژووە دووبارە نەبووەوە باوەڕیش ناکەم تا ڕۆژی قیامەت دووبارە بێتەوە چۆن سوودی لە دوژمنەکەی وەرگرتووە ڕێزیشی لێگرتوون جەنگاوەر بە مۆستەلەحی ئەمڕۆ تیرۆریست کۆمەڵە تیرۆریستێکی گرتووە لە جەنگا هاتوون کاکتۆر بە ئەمە لێرەدا ئەم بابەتەوە بێ زۆر گرنگ بێ ناوبڕێکمان هەیە دێنەوە خزمەت جەنابەت بینەرانی بەڕێز دوای ئەم ناوبڕە کورتە بەردەوامی لە خزمەت جەنابی پرۆفیسۆر دکتۆر عوسماندا و ئەو بابەتە گرنگێکی ئێستا ئاماژەی پێکرد لە ژیانی پڕسەروەری پێغەمبەردا صلی الله علیه وسلم تەواو دەکەین ئینشاءڵڵا دێنەوە خزمەتان چاوەڕوانمان بن دووبارە سڵاوی خوای پەروەردگارتان لێبێ بینەرانی ئازیز دەچینەوە خزمەت مامۆستای گەورەمان جەنابی دکتۆر عوسمان بۆ تەواوکردنی ئەو بابەتەی پێشناو بڕەکە زۆر گرنگ بوو حەز دەکەم بە جوانی گوێی لێ بگرین و جەنابی تۆ فەرموو بابەتەکەتمانەوە تەواوکە وتمان پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کارێکی ئەنجام ماوە باوەڕ ناکەم لە مێژوودا ڕووی یابێ و جارێکەش دووبارە بێتەوە ینی کۆمەڵە تیرۆریستێک بەدیل گیراون بەدیل گیراون بە معنای کەلیمە تیرۆریستە بە مەستەلەحی ئەمڕۆ کەچی پێغەمبەر فەرمی عەلەیهی سەڵات وسەلام هەرێکێک لێوە دا لە خوێنەواری ئێمە فێری خوێنەواری بکە ئازادە ئەمە چی ئەم کارەکە تۆ کابرایەک بگری تیرۆریستە بەڵام سێرەکەی لە بواری فیزیا زۆر زیرەکە بێ بڵێ دە منداڵی ڕۆڵەکەمان وڵاتەکەمان فێری فیزیا بکە ئیتر بڕۆ ئازاد بە کی ئەوەندە ئاخر لەو زەمانە ئەو عەشقە ئەو ئەوینە بۆ عیلم چۆن
لە دڵی پێغەمبەراجیە بووەتەوە بە تایبەتیش لەو سەردەمەدا جەنابی تۆ کە لە جەنگار ڕەحم نەبووە بەڵێ کەسێکە لە کاسێ هاتبێ خوێنت بڕێژێ وڵاتت داگیر بکە هیچ ڕەحم و بەزەیەکی بەرامبەرن نەبێ بەرامبەریش لە ڕووی جەنگیەوە فێر بووە کە لەو سەردەمەدا ڕەحم و بەزەی ناخوێندرێتەوە ئەم هێشتا نەک ناتکوژم ئازادت دەکەم وەرە لە زانست با زانستەکە نەمرێ ئەو زانستی بیکەیتە مامۆسای زانکۆ باڵە بکەی مامۆسای زانکۆ بە ئەو زانستی پێتە بە فیڕۆنەچێ با بە کوشتنی تۆ زانستەکە نەفەوتێ زۆر جوانە ئێجا کە پێغەمبەر عەلەیهی سڵام کە ویستوێتی نزیک بێتەوە لیان لەبەرەوەی ینی قەناعەت بە ڕێگەی خۆشەویستیەوە دروستە بێ ڕێگەی ئەو بەرامبەر بزانێت تۆ حەزەکەی سوود بەو بگەێنی اینجا نەک بەڕق نامەی ناردووە ئەمە یەکێکە لە هەڵە گەورەکان مامۆسای گەورەمان یەسێرەکەی بەڕاستی مسلمانە لێدا هەڵەیەکی گەورەکەن جیا نەکردنەوەی پەیامی قیتال جەنگ لەگەڵ ینی پەیامی داعوە و بانخوازی بۆ نمونە مامۆسا ئەبینین زۆر کە باسیەوە کە نامەکەی هارون ڕەشید بۆ مەلیکی ڕۆم ئەڵێکی من ئەمیر المؤمنین هارون ڕەشید لا کەلب الڕوم ئەمە باسەکرێ جوانی شوتۆ چونکە مەدانی قیتالە بەڵێ ماشا سەگیوانە بەڵام باسی ئەوە ناکرێت پێغەمبەر عەلەیهی سڵام نامی ناردوو بۆ کیسرا بۆ هێرەقل من محەممەد ڕەسوول الله إلى عظیم الڕوم ئەیەوێ بزان لەکوێوە تەسیر بکاتە سەریان بە ئوسلوبێکی جوان بە نەرمونیانی خوای گەورە لە قورئانە حەڵاڵی کردووە بۆ من و تۆ بچین داوەتی جوولەکە بخۆین کریسیان بخۆین حەڵاڵی کردووە داوەتیان بکەین لە ماڵی خۆمانە ئێستا نەک بڕۆی داوەتیان بکەیت و نزیک بیتەوە لیان بەڵکو پەیامی حەقیان پێ بگەینی قڕ بەسەر و مامۆسایانی وێنەیەکی لەگەڵ ناموسڵمانێکە بڵاو بێتەوە سوشیال میدیا ئەتەنرێتەوە ئەمەش دەرکەوت جاشی بێگانەکانە کە کێڵێ ئەمە پەیامی قورئانە حەڵاڵی کردووە هاوسەرگیری لەگەڵ کچێکی مەسیحیان جواب بم بوورەوە بزانام جەنابەت جارێک وەختێک لە ئەمریکاوە هاتبوون بۆ لای جەنابەت لە یادمەوە بزانام لەیەکێ لە تەفسیرەکانی خۆتە لە کتێبەکانتە باست کردووە کە فەرموو بۆ من ئێستا دینەکەم ڕێگەم پێ نادا جوان پێشوازیتان لێ بکەم سەریان سڵما بۆ حەز دەکەم هەر بۆ بینەرانی بەڕێز و میوانانی خۆشەویستیش ئەو بابەتەمان جارێشکە لە دەمی خۆتەوە ببیستین ئەوە کۆمەڵێکیانی ئینجیلی بوون هاتبوون لە ئەمریکاوە لە تەکساسەوە هاتبوون تایبەت بزان گەڕابوون هاتوونەتە مزگەوتی بەختیاری بۆ لای دکتۆر عوسمان بەڵکو و کاریگەریان لەسرم بێ واز لە دینی خۆم بێنم هاتوو گومان بخەنە سەر دینم کە من بردمە ژوورەکەی خۆم وتم پێشەوەی قسەتان لەگەڵ بکەم پێتاڵەڵێم قورئان قەدەغەی کردووە لە من دیالۆگێکی جوان پێشوازێکی جوانتان لێ بکەم وتیان بۆ قورئان ئەوەنە توندا ئەوەنە زبرە وتم نا فەرمێ جوانترین ولا تجادلوا أهل الكتاب إلا بالتي هي أحسن دەمیان کرایەوە وتم بۆیە ئیتر بە ئازادی قسە بکەن ئەوەی لە دڵتانە هێڵی ڕێژ قەدەغەی ئەوەی لێ کردوم تا جوانترین هەبێ نابێ پەنا بۆ جوان بەرم یا ڕەبی خۆپاداش دەتەوە ناوی دکتۆر وتەکان زۆر شیرین بوون خۆزگە ئێمە هەموو ئەوانە بکەین بە کردار لە زیندووکردنەوەی یاد و ڕێبازی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم جارێک کە خۆشەویستان بۆ گەرمکردنەوەی کۆڕ و مەجلیسەکەمان دابارینی بەرەکەتی خوای پەروەردگار بەسەرماندا سڵاوەت بنێرینەوە بۆ ڕۆحی سەردار و سەرمان اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم دەچینە خزمەت جەنابی دکتۆر مرکۆ بۆ بابەتە دەرونیەکان دەتوانم جەنابی دکتۆر پرسیارە بکەین چۆن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گرنگی داوە بە تەندروستی دەرونی وەکو جەنابەت ئێستا پسپۆڕی لەو بوارەدا ئەمڕۆ بە ئەندازەی ئەوەی کە خەڵک جەستەی نەخۆشە و هەر نۆرینگەیەک تەدەچی بەڕاستی بەرناکە هەر یەکە ئەندامێکی جەستەی نەخۆشی لەگەڵە ئەتوانم بڵێم ئەوەی کە دەبیندرێ و ئەوش کە هەر لە ناخی خۆی دایەتی کێشە دەرونیەکان زیاترن گرفتە تەندروستیە دەرونیەکان زیاترن ئایا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چەندە گرنگی داوە بەم بوارە تەندروستیە دەرونیە بسم الله ئەوەی کە زۆر گرنگە ئێمە کە لە ئەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەیبینین لە ژیانیا و لە حەقەتی خۆشیە هەر لە حەقەتی وجودی و لە حەقەتی جوڵەی لە حەقەتی ڕؤیای بەڕاستی هەمووی بەخشەری سەحەی نەفسیە واتە تەندروستی دەرونی بەخشێتە ئێمە یەکێک ئەگەر هەتا ئینسان بەرەو لای ئەنانیەت بڕوە دوورەکەوێتەوە لە سەحەی نەفسی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەمەی قەدەغە کردووە
بەڵکو نەک ئەوەی بیر لە خۆمان بکەینەوە ئێمە ئێستا کە عکسی ئەنانیت مەبەستە خودپەسەندیە خودپەسەندی هەرچەنە تۆ خۆپەرست بی یا ئینسان خۆپەرست بێ بەرەولای ئیفرابی نفسیە ڕوا بەرەولای نەخۆشی نفسیەچێ بەرەولای شڵەژانی دەرونچی بەرەولای گرفتی دەرونیەچێ بەعام بڵێ هەرچەنێک بەرەولای کۆمەڵایەتی بڕۆین بەرەولای تێکەڵاوی کۆمەڵایەتی و حەق و بەجێهێنانی حەق و حقوقی کۆمەڵایەتی بڕۆین ئینسان تووشی ئاسوودەی دەرونیە بێ کە عکسی نەخۆشی نفسیە واتە لێرە تەندروستی دەرونی دروستە بێ پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەمە زیاتری گردووە هەر لە یەکەمەوە کە هاتووە ئەوەی کە چۆن سەید وەلەد ئادەمە یەکە سەیدی هەموویەتی هەر لە هاتنەکەی ئەمە بەڕاستی خۆی مبەشیرە بەخێر دواتریش لە مردنیشی هەتا لە قیامەتیشە عەلەیهی سەڵات وەسەلام شافع نییە تەنیا بۆ موسڵمانەکان شافع داوای ئەوە ناکە کە بۆ نمونە تەنیا حیساب دەست پێ بکا بەس بۆ موسڵمانەکان بۆ هەموو مرۆڤایەتی یعنی لەوە دەرچووە کە لە ئیجتماعیات دەرچێ پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تەنیاس بیری لە مرۆڤەکانی دەوری خۆی نەکردوێتەوە بیری لە داهاتوو مرۆڤەکانی داهاتووش کردوێتەوە کە ئێمە قەت ناتوانین ئێمە بکەین ئێمە زۆر بیرکەن لە دوونەوەمان بیرەکەینەوە بەڵام پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بیری لە هەموو مرۆڤایەتی لە داهاتووش کردوێتەوە هەتا ڕۆژی قیامەتی ئەسەفی خواردووە کە چۆن قیامەت هەڵەسیە و بەسەر ئینسانە هەڵەسیە ئەمە بنەمای سەحەی نەفسیە گەورەترین بنەمای پاراستنی دروستی دەرونی لەوە ئەبێ کە ئینسان تا گەورەتر بیر بکاتەوە جوانترە بێ کە لە ژیانی پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە تایف بەربارانیشیان کرد پێغمبەری خوا صلی الله علیه و سلم خەمی ئەو نەوانەیە کە لەو لەوان دەرەچێت ڕقانە دێتە دەرەوە بەڵکو لە پشتی ئەوانەوە لە نەوەی نەوەکانی ئەوانەوە کۆمەڵک بێن خوای پەروەردگار تەنها پەرست لەوانەیە یعنی لەو عوزرش کە لەوانەیە ببێت لەوانەیە یعنی پێغمبەری خوا عەلەیهی سەڵات دایم بەدوای جوانیەکە گەڕێت دەوەرە دڵێکەمەی تیابێت چۆن تووشی ئالۆزی دەرونیە بێت ئەمە یەکێکە لەو شتانە دومینەن پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یعنی ئەوەی کە زۆر گرنگە ئێمە لە باراستنی تەندروستی دەرونی ئێمە زۆرێک لەوانی کە دێنە نورینگەکان یان دێنە لای سنتەرەکانمان گرفتی دەرونیان هەیە لە چیەوەیە لە غەڵەتێکیان ئەیبێکیان گیراوە ڤیدۆیەکی گیراوە لەقتەیەکی گیراوە گوێنێکی داوە یەکێکی شکانێتەوە ئێستا شکێنراوەتەوە دوای تووشی چی هاتووە حاڵەتێکی دەرونیاتەوە بەڵام ئەگەر هاتوو ئینسان بە ئەخلاق پارێزرا ناسرا مۆرکرا قەت تووشی ئەمە نایە کە پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کانە خولقه القورئان بوو واتە ئەگەر ئینسانێک خولقی خۆی وەک خولقی پێغمبەری خوا کرد بە هیچ شێوازێک نزیک نابێتەوە لەوەی کە بۆ نمونە نزیک بێتەوە لە ناتەندروستی دەرونی وەکەوەیکەوە کە خوای گەورە فەرمێت ئەوانەی کە بوونەوە من ئەعرض عن ذکری فإن له معيشة ضنكا ذکر لێرانە حتا ئینسان پەیوەست بێ بە دین و بەخوا و بە قورئان و ئەخلاقەکەی تیاوت بێنتە دی لەگەڵ خوایە دەست نەرم کا لەگەڵ منهەجی خوایە دەست نەرم کا نزیکە لە دروستی دەرونیەوە ئەمەیە کە لێرانە ئەو وەختە ضەیقی نەفس و ئاڵۆزی دەرونی بۆ دروست نابێت ئەمە یەکێکی تر لەوانە یەکێکی تر لەوانەی کە هەتا بەس ئینسان پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەر لەوەی کە بۆمانەگەیەنێت کە خوای گەورە ئەفەرمێ حەڕەمت الظولم عەلە نفسی کە بۆ نمونە زوڵمم لەسەر خۆشم داناوە زوڵم هەر ئیماندارێ ئەوەی کە ئیماندار بێ یا لەسەر دینی خۆمان بێ هەر کەسێکی دەربێ ئەگەر هاتوو تەنیا نەکەوێتە زوڵمەوە تووشی سەحەی نەفسیە بێ بۆیە خوای گەورە کە فەرمێ الذين آمنوا ولم يلبسوا إيمانهم بالظلم لەو کاتەیە فەرمێ چی أولئك لهم الأمن ئەمنین دەرونی بۆ دروستە بێ وهم مهتدون والرێگەشی پێ پیشاندە دائما ئینسان خۆی لە زوڵم دروستکە خوای گەورە دەستیەگرێت لە بینی مەتاعاتەکە شیرکیشە ئینسان کاتێکەوە بەڵێ هەموو زوڵمەکان بە تایبەتیش جۆری شیرک کە گەورەترینی ستەمەکانە ئینسان پەنا بە خوای پەروەردگار دائما لە ڕاڕایدا بژی لەگەڵ ئەڵڵادا سوبحانەهو وتەعالە تۆ بڵێ لەم گەردوونەدا کەسێکی کەش دەسەڵاتی هەبێ وەکو خوا دەمپارێزێ فڵان کەسیش بمپارێزێ وەکو فڵان کەس خوای پەروەردگار شیفای بەدەستە فڵان قەبریش فڵان شیفای بەدەست بێ ئەوە تووشی دەرون ناڕەحەتی دەکات بۆیە گەورەترین ئەمان بۆ تەندروستی دەرونی جەنابی تۆ یەکتاپەرستی خوای پەروەردگارە لە یەکتاپەرستی دەست پێکە هەتا زوڵم لە شتێک کە بە مرۆڤیشەوە بەنا وەکو دواتەنەگە بە مێرولەش لە جەمادیاتیش کە بە مرۆڤەوە بەنا ئێساکە ئاماژەیەکی پێەکەین یەکێکی تر لەو شتانە کە خوای گەورە ئینسان سەحەی نەفسی دروستە بێ سەیری ژیانی پێغمبەری خواکەن عەلەیهی سەڵات وسەلام فێرمانەکات کە ئێمە تەندروستی دەرونیمان لە نزیکی و عیبادەتی خوا بێت هەر کەسێ هەتا لە عیبادەتی خوایە بێ بچووکی خەڵق قبوڵ ناکە
هەتا سەر بۆ خوادا بنوێنین سەر بۆ کەس تردا نانوێنین و تەبعمان پێویستی بە عبودیەتەکەیە بۆ یەشێک ئەی لە خوا هەڵە بژێرین بۆیە لێرانە ئەوانەی کا بە حقیقەت عیبادەتەکەن دوورەکەونەوە لەوەی کەوا بۆ نمونە عیبادەتی خەڵکن بچووکی خەڵک بکێشن بۆ سەرەکەی خاوەن سیحەتێکی نفسی جوانە بێت یەکێکی تر لەوانەیە کە مامانە دین فێرمانەکات پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە ژیانی خۆیان لە پێخۆرەکانیان لە خواردنەکانیان لە هەموو ژیانیان لە جلوبەرگیان لە پۆشینە فێرمانەکە کە ئیسراف نەکەین چونکە یەکێک لەو ئیسراف دائیمەن ئینسان کە کردی حتا بڕوا ئیتە تێرە بێ لەو تێرە بێ دوای ئەوە چیەکە ناگاتە یەقین بۆیە تووشی حاڵەتی نوشستی دەرونی دێت تووشی شکستەی دەرونی دێت لەبەرەوە یەکێک لەوانە تا ئیسراف نەکرێ ئینسان لە دەمی خۆی بگرێتەوە کە بەخشی کە خواردی لەزەتی لێکە بەس کە بەخشی سەعادەتی پێ تووشە بێ بۆیە سەعادەت لە خواردنە نییە لە بەخشینەکایە یەکێکی تر لەوانە کە بڕعاتی دەوروبەر کە پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یەکێک لەو شتانی کەوا زۆر گرنگە یعنی هەتا ئینسان بڕعاتی خەڵکا دڵخۆشە بێ کە پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێوانی کە سەیرە خۆن پیازە خۆن نزیکی جەماعەتمان نەکەون تەنانەت بە بۆنێکی دەم خەڵەتە وەرە ئینسانێک وای لێ بێ ئەمەندە ناسک بێ بە بۆنی دەمیشی خەڵک عەزیەت نەدا ئەخە چۆن تووشی حاڵەتێک دێت کە تووشی نوشستی دەرونی و تووشی ئاڵۆزی دەرونی دێت برۆمە یەکێکتر لەو مەشادان کە ئەیبین خەلەقەی کرۆ جەنابی دکتۆر کەسێک کە دەنگی ناخۆش بێ عەبدوڵای کوڕی زەید ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ خۆی بە هەموو پێوەرێک ئەو خاوەنی ئەوەی یەکەم بانگی ئیسلام بڵێ ئەو خەوەکەی بینیوە و بانگی پێوتراوە کەسی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ عەبدوڵا تۆ تەنها بە هێواشی بە بیلال بڵێ با بیلال بانگەکە بڵێ فإنه ئەندى لەکە صەوتەن دەنگی نەرمتر و خۆشترە لە تۆ با ژینگەی بیستنی مسلمانان تێک نەچێ بە دەنگێکی ناخۆش با مەعلوم لە ڕووی حەقیقەتەوە حەقی ئەوە ببوونیە ینی کەواتە پێغەمبەر صلی الله علیه وسلم بیری لەوە کردوتەوانێ ئەو بانگی ئیسلامەش نابێ بە دەنگی کەسێک بوترێ کە دەنگێکی ڕق و زبر و ناخۆشی هەبێ با ژینگەی بیستنمان تێک نەچێ بەڵێ تا جوان کرێت جوانتر بێ و ئارامی دەرونی یەکێکتر لەوانە کە بۆ نمونە پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام حەز ئەکا ئینسان دائیمەن ئەوانەی ئێتماد دەخەنە سەر خەڵک تەندروستی دەرونیان زەعیفە پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕامانەهێنێ و کۆی ئەفەرمێ مەن یەکفل لی ئەلا یەسئەلە الناس هەر کەسێ کەفالەتی ئەوم بۆ بکات کە داوا لە خەڵک نەکا هیچ داوا نەکا لە هیچ شتێک داوا لە خەڵک نەکا شەیئەن وأتكفل له الجنة من أو كاتا كفالتي بهشتي وكم يعني أمل حد عقيدة ودعوة هيش نكي غير إخوة حتى أقاتا أويك اللي بسيطرين شتا بيش بخود بس خلما بزحمة وخلق سلير أنا أم نعمتك أجزورك لخلقي سيرك شيء بتو مشاكل درونية كان لشيء الرودا روجي احتياجي فلان بو إصالة أيشين بو تكر سيرك يارمتي بو بيش بخود بس أو حبليك داركي لسر أنا زور باشتر لو كم دعوة بكيتو بدريتي أقربيتو كم يكيش بيه يكي كتلو شتاني كوازور عجيبة أخ خالوي كبيغمري خو عليه الصلاة والسلام براسي نك أوي كبور منا صحي دروستي دروني لو دروست نابي بس خدمتي مروفكين ڕۆشتین مرۆڤمان تەجاوز کرد هەموو ئەوانەی کە خزمەتی مرۆڤەکەن ئێمە خزمەتمان کرد تەندروستی دەرونیمانەدا وەکوی کە پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ ما من مسلم يغرس غرسا أو يزرع زرعا يعني هەر کەسێک کە بۆ نمونە زەراعەتێ بکات شتێک بکات شتێ بچێنێت دارێ بچێنێت کە ئێمە لەناو کووردا هەموو ماڵەکە بۆیان دارێکی بچانایە لە جاران هەموو سەرکانیەکە بۆیە دارێکی دوو داری تا بچێنرایە سەرکرد ئەمە خەڵک بیری لە چیە کردەوە ئەمانە ئەکرد کە بۆ نمونە اینجا پێغمبەری خوا عەلەیهی سەڵات سەر گۆڕستانەکانیشان دەکرد بە دارستان بە گوڵستان یەکێک لەو شتانە کە ئەمە پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ کە پیاوێک لێ بخوا یان کەسێک لێ بخوا یان تەیرێک لێ بخوا یا بەهیمەیەک لێ بخوا یا حەشەراتێک لێ بخوا هەمووی ئەبێتە خێر بووی سەرکە ئینسانێک ئەم دارە ئەچێنێ بیر لەوە ئەکاتەوە شتێک خێرێک بە کەسێک بە شتێک بگەینە کە مرۆڤیش نییە حتا لەوێ دڕندەیەکیش بێ هەر خێرێکی ئەگا بەڵام سەرەکەی لێرانە چیە بێت ئینسان ئەگەر ئەم پاکی لە خۆیان دروست کرد ئەو کاتەیە بەو شیازە گەورە بێ حتا بگاتە ئەو حەدەی ئازارێک بەردێک بە حرمەتەوە هەڵگرێ بە شەق هەڵێندا وەکو لە ئەسەرا هاتووە هەڵدەی بە بەردەکان بە شەق هەڵ نەدەیتە ئەولاوە هەڵدەی بە هەڵی گری و داینەی حتا مراعاتی جەماداتیش وەرە ئینسانی وای لێ بێت چۆن دروستی دەرونی نابێ بۆیە بەڕاستی ئێمە ئەگەر بمانە دروستی دەرونیمان هەبێ ئەگەر بمانەوێ کە پاکترین درون دروستیمان هەبێ بەڕاستی بێ ئاوێتی دین و ئاوێتی ئادابەکانی پێغمبەری خوا بن عەلەیهی سەڵات وسەلام و کاتەوە ماتیا بین ئینشاءالله وەڵا زۆر جوانەوەتە ئیسلامی ئێمە هەم فێری کردوین هەم خۆشی وەرگرین هەم دڵخۆشی کەواتە لەلایەنە مادیەکانەوە ئەمڕۆ مرۆڤایەتی خۆشی وەردەگرێ
بەڵام کاتێک کە بیر لە بەرامبەر ناکاتەوە بیر لە بەخشینی بەشێک لەوەی کە هەیەی نادا بە بەرامبەر دڵخۆشی لەدەستداوە کاتە دەروون دروستیەکە بریتە لەوەی هەم خۆش بژین هەم دڵخۆش بین بە بینینی کەس هەم دڵخۆشکرد بەڵە کە دڵخۆشکەری خەڵکی بووی خۆشت دڵخۆش دەبی خی گەورە پاداشتانداتەوە کۆتایی بەرنمەکەمان لەم چەند خولەکەی کەماوە دەدەینە دکتۆرەی بەڕێز دکتۆرە سۆما ئومێدەوارم کە ئینشاءڵڵا چەند شتێکی ترمان لە بابەتی زانستی کیمیاییەوە عرض بکە بابەتی خواردنی حەڵاڵ و حەرام ئایا چ کاریگەریەکی لەسەر جەستەی ئینسان لەسەر هۆرمۆناتەکانی ئینسان هەیە ئەوانەی کە حەڵاڵن ئەوانەی کە حەرامن شریعەتی خوا فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە باسی حەڵاڵ و حەرامی کردووە لە ڕووی زانستی کیمیاییەوە ئەگەر تیشکێکی بخەیتە سەر زۆر باشتر ئیجازە فەرمون من ئاماژێکی زۆر بچووکەکەم چونکە وتم دنیای مادە کیمیاییەکان کە لەناو خۆراکیەکانە هەن زۆر بربڵاو و وەسیعن و لەو وتارە کورتە زۆر ناگونجێ ئەو نەبڵێم کە هەموو خۆراکی حەڵاڵەکان کە سفارش پێکراون دڵنیا بنەوە کە مادە کیمیاییەکانی زۆر بەسوودن بۆ لەشوە ئەو مادانی وە بە ناوی حرام ئەیناسین و نەهی لێکراوە دڵنیا بن مادە کیمیاییەکانی ناو ئەو مادە خۆراکیە و پێکهاتی ئەو مادە خۆراکیە زۆر بۆ لەش مەترسیدار و خەتەری هەیە دڵنیا بن کە ئەگەر نەهیە کرێت حتمما کێشێک بۆ بەشێک لە لەش دروستەکات کە ئەو بەشە لە لەش زۆر مهمە وەکو هەموو بەشەکانی لەشمان من ڕووی قسەم بە ئیجازەتان لەگەڵ ڕۆڵەکانی کوردستانە مناڵەکانمان گەنجەکانمان ئەوەی کە ئیمشۆ ئێمە لەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم باسمان کرد بەشێکی زۆر زۆر بچووک بوو لەو دنیا و دەریای ڕەحمەت و علمی ئەو خۆشەویستەمان شەئن و شەخسیەت و شوێنی پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر بەرز و زۆر پیرۆزە ئێمە زۆر ناتوانین هەر شتێکیش لەسەری بڕۆین یەک قەترە لە دەریایەکە بەڵام ئەوەی کە بە دڵنیاییەوە بە ڕۆڵەکانمان ئەڵێم ئەوەیە کە دڵنیا بنەوە کە بنەمای هەمومان علمە علمی خالقەکەمانە ئەمە هەمومان پێکهاتی کیمیاین من لەسەر ئیزنی مامۆستایانی کیمیا فیزیا زیندەی و بایۆلۆژی بیرکاری گەردون ناسی زەوی ناسی لەلایەنی هەمویان و بە ئیجازەتان ئەرزەکەم لە خەمەتانە کە هەمومان ئەگەر بمان هەیە بەلایەنی علما بڕۆین دڵنیا بنۆ ڕەحمەت و خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه وسلم چێتە ناو قەلبتانەوە چونکە هەڵسو کەوتەکانی هەمووی ئەتوانێ سەرچاوێ بێ بۆ توێژینەوە ئێستا ئێمە لە توێژینەوە علمیەکانە مسلمانەکان بەڕاستی تایتڵ و مۆزوعیان یەکجار زۆرە بۆ توێژینەوە یعنی ئێمە بین لەسەر بەس خۆراکیەکان مادە خۆراکیەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم توێژینەوەی علمیکەین لە هەزاران هەزار پەیپەر و ئارتیکڵ و مەقالە زیاتر ئەتوانین ئێمە توێژینەوەمان لەسەری بێت ئەو کەسەی وە ئەچێت لایەنی خراپی گەورە پیاوەکان کە لە سەرەتای هەمویان و پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەگرێت دڵنیا بن کە ئاسوودە ناژی یعنی ئیسراحەت ناکات چونکە ئێمە پاشە زانین کە ئەوەی کە بەدەستی ئەهێنی لەلایەنی زانستۆ یەکەم شتێکە لەسەر لەشە تەئسیردانێ ئەو ئاسوودەی و ئارامش و ئیسراحەتەیە کە بە قەلب و ڕۆح دڵمان ئەیات و دڵنیا بنەوە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم سەرچاوی ڕەحمەتی ئیلاهیە و دڵنیا بنەوە کە ئەگەر بچین بە دوای هەڵسو کەوتەکانیە ئاداب و سنەتەکانیە یەکەم شتێکە دەستان ئەکەوێت نەک لە بابەتی علمیە و لە بابەتی دەرونی و معنەوی و ئەڵێم ئارامشە ئارامیە هێمنایەتیە و هێوەری دڵتانە لەلایەنی علمیشۆ دڵنیا بنەوە ئەو نەئەتوانن لە علما پێش بکەون هەر بە گرتنی ئەو سەرچاوە ینی یەکدانە لە ئادابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بگرنە بەر و بچن لەسەری توێژینەوە بکەن هەم زۆر دوورتانە خاتۆ لە کێشەکان و مەشاکلەکانی ڕۆژگاری ئێستا هەم ئەتانوە بۆ دنیایە کە زۆر 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 خۆت بەڕێز و نازدار و ئەزیزە بینی چونکە ئەبینی خالقەکەت عەزەمەتی لە تەسەووری ئێمە ناگونجێ کە ئێمە مەخلوقی ئەو خالقە ئەزیزە بین زۆر هەست بە خۆشەویستیەکی زۆرەکەیت ناوخۆتا زۆر هەست بە هێمنایەتیەکی گەوراکەی لە ناو دڵتە علم ئەتوانێت بۆ هێمنایەتیە بتگەێنێ دڵنیا بنۆ علم شتێکی نەهیکراو نییە لەلایەن هەموو مامۆستایانی دینی و ئاینی و زۆر زۆر پیرۆزە زۆر زۆر ئەمر پێکراوە سفارش پێکراوە و پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو عالمێکی ئیلاهی یەکەم ئەتوانێت سەرچاوە بێت بۆ ئێمە یەکەم وەکو چۆن بڵین وەلیەکی علمی بێت بۆ ئێمە کە ڕێنماییمانەکات بەرەو
ئەو شتانی کە تا ئێستا کەشف نەبووە زیاتر گرنگی بین بە علمی دینیمانیانی ئەو ئامۆژگاریانە کە مامۆستایانی ئاینیمان پێمان ئەڵێن و بە پێی ئاداب و سنەتێکە لەلایەن پێغەمبەر صلی الله علیه و سلم و گوێشکە بە گوێشکە گەیشتە پیان و بە ئێمە گەیشتە بیگرینە بەر دڵنیا بن و یەکەم سوودێکە لیوەرەگرن ئەو ئارامش و هێمنایەتی و ئاسوودەییە. دەستەکان خۆش بێ دکتۆری بەڕێز بینەرانی بەڕێز سوپاس بۆ خوای پەروەردگار کە ئەم چەند ساتە وەختە لە خزمەت سەردانی مرۆڤایەتی خاتەمی پێغەمبەران حەزرەتی محەممەد دابووین صلی الله عليه وسلم. داواکارم لە خوای پەروەردگار پاداشتی بەخێری جەنابی مامۆستا کاروان، جەنابی پرۆفیسۆر دکتۆر عوسمان، جەنابی دکتۆر ملکۆ، جەنابی دکتۆرە سۆما بداتەوە، ئێوەی بەڕێزیش کە لە ماڵەکانتانەوە لە خزمەت پەیامی پێغەمبەر دابوون صلی الله عليه وسلم. چەند شتێکی باش و بە سوودتان بیست، چەند شتێکتان بەبیر هاتەوە، هەمومان سوودمەند بووین. هەر ساتێک لە ژیان کە ئینسان لە خزمەت ناوی خۆشەویستدا تاجی سەراندا بیلبیلەی چاوان نوری دڵەکان محەممەدی مستەفادا بێ صلی الله عليه وسلم تەنها ئەو کاتە تەنها ئەوە بە نرخە هەر ئەوەمان بۆ دەمێنێتەوە. هەوڵ بدەن ئین شاء الله تعالی لە مانگی مەولودی پێغەمبەردا صلی الله عليه وسلم وەکو خۆڕاهێنان بۆ تەواوی ساڵەکە بۆ هەموو ساتەکانی ژیانمان دەمتان بە سڵاوات بێ. باسێ سڵاوت لێ بدەین و کۆتایی بە بەرنامەکەمان دێنین دەڵێن اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. پێشخوا حافیزی خۆشەویستان و بەڕێزان بە تێگڕای مامۆستایانی بەڕێز کە پرسوڕاوێژمان پێکردن کە ئێمە هەر قسەمان کرد لەسەر ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئەوەی بەکرداریش لە مەولودی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەرهەمێک پێشکەشکەین کەناڵی دیمەن بڕیاریدا بە چاندنی 100 نەمام دار لەم کوردستانەدا چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هەموو کەس زیاتر خەمخۆری ژینگە بوو وەکو جەنابی دکتۆر باسی کرد فەرموویەتی بەردەوام درەخت بنێژن سەوزایی زۆر بکەن بۆ ئەوەی کەوا بەرهەمی قیامەتتان بێ. کەناڵی دیمەن بڕیاریدا لەگەڵ ناشتنی هەر نەمامێک لەم خاکی کوردستانەدا سڵاوەتێکیش لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم بدرێ. ئێستا بینینی سەیری تەماشای ئەو دیمەنە جوانە بکەن کەوا لە کەناڵی دیمەنەوە 100 نەمام دەنێژرێ لەگەڵ ناردنی درود و سڵاوات بۆ سەرگیانی پاکی پێغەمبەر صلی الله عليه وسلم. لێرەدا بەرنامەکەمان کۆتایی پێدێنین و بەخوای پەروەردگارتان دەسپێرین. والسلام عليكم ورحمة الله وبركاته. اللهم صل على سيدنا محمد وعلى أهل سيدنا محمد. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد.
اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد. اللهم صل على محمد وآل محمد. اللهم إني أسألك الأمان